بەڕێزان قەدرگرانان، من گۆڤارم بەڕێوەبەری بەشی پەیوەندیە گشتیەکان و ڕاگەیاندن لە دەستگای ڕوانگە. هاتنی ئێوە بۆ ئەم بۆنەیە ئەو پەیامە بە ئێمە دەگەیەنێت کە ئێوە خاوەندڵێکی زۆر تایبەتن. ئێوە لێرن بۆ ئەوەی دەنجی بێسەرپەرشتانتان پێ بگات. دەنجی ئەو کەسانەی کە لە باوەشی گەرمی دایە و بابە دوورن و بێنازن. دەستگای ڕوانگە لە ساڵی 2013 دامەزراوە لە 4 سێکتەری سەرەکی کارەکانی خۆی بەڕێوە دەبات. ئەوانیش سێکتەرەکانی ژینگە، پەروەردە، لاوان و کەسانی لێقەوماون. لە ساڵی 2013 تاکو ئێستا زیاتر لە 3 ملیۆن و 500 هزار کەس سوودمەند بوون لە پرۆژەکان و خزمەتگوزاریەکانی دەستگای ڕوانگە. زیاتر لە 267 پرۆژەی بە سەرکەوتویی بەڕێوە بردووە و بە ئەنجام گەیاندووە. دەمەوێت ئەمڕۆ پرۆژەیەکی زۆر نایە بوو سەرکەوتووی دیکەی دەستگای ڕوانگەتان پێ بناسێنم، پرۆژەی تەنیا نیت. ئەویش بەکارهێنانی تەکنەلۆژیایە بۆ بە سیستماتیکردن و باشترکردنی حاڵ و گوزەرانی ئەو پەپولانەی کە لە خانی نەوجەوانانن. دووبارە بەخێر بێن سەر و سەرچاوان هاتن. ئێستاش داوا لە بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە دەکەم بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتەکەی. سلام علیکم، سپێدە باش ڕێزداران، زۆر بە خێراتن سەرسەران سەرچاوان. پرۆسێسی فێربوون و پەروەردەیی، تەکنەلۆژیا، پرۆژەی تەنیانیت بۆ چوونی دەستگای ڕوانگە لەسەر ئەم بابەتانە. قسەکانی من لە دەوروبەری ئەم بابەتانە دەبیتن. پرۆسێسی پەروەردەیی پرۆسێسێکە ڕابردوو ئێستا ئایندە کۆ ئەکاتەوە. سەرچاوەی خۆی لە ڕابردوو وەرئەگریتن تا ناسنامەکەی گەل بێتە بەرچاو، مرۆڤ ئامادە ئەکەتن تا بەهێزەوە لە ئێستادا ئەوڕۆدا بژیتن و لە هەمان کاتدا ئامادە بکرێتن بۆ ئایندە تا شوێن خۆی ببینیتن و شوێن پەنجەی خۆی لەوێ بەجێ بهێڵیتن. کەواتە زۆر دیارە پرۆسێسی فێربوون بۆ مێشکی مرۆڤ، بۆ کەسایەتی، بۆ کەس لەوێ دیارە و لە ئارادایە. لەگەل ئەوەش پرۆسێسێکی تر هەیە کە پرۆسەسەی پەروەردەییە، هاوتەریبە لەگەل پرۆسێسی فێربوون. تەنها باسی زانیاری و ڕاستیە زانستیەکان نییە، لەگەل ئەوەش باسی ناسنامەیە، کەسایەتیە، عەقڵە، دابوونەریتە، ڕوحە و جەستە. ئەوانەی لە بواری پەروەردە شارەزان زۆر بە وازحی ئەڵێن پرۆسێسی پەروەردەیی پاراستنی شوناسی گەلێکە. تەحەداکە زیاتر لێ دێتن لە سەردەمی جیهانگیریدا. لە سەرەتادا پرۆسێسی پەروەردەیی ئەرکی خێزانەکە بوو، خێزانە گچکەکە. بە درێژای عمر مرۆڤایەتی دایک و باوکەکە بەرپرس بوونە لەم پرۆسەسە. بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ، ساڵ لە دوای ساڵ، نەوە لە دوای نەوە، وا لێ هات هەندێک فاکتەری تر هاتنە ناو ئەو پرۆسەدا تا گەیشتنە ناو سەردەمەی ئێمە تێداینە و لە سەردەمە نوێیەکاندا قوتابخانە دروست بوو وەکو سەرچاوەیەک بۆ خەم خواردن لە پرۆسێسی منەظەمی ڕێکخراوی فێربوون و پەروەردەیی. بێگومان ڕۆڵی خێزان هەرماوە، بەڵام ئەرکە سەرەکیەکە بوو بە ئەرکی قوتابخانە. لەم بەینا ئەو هەموو پرۆسە و بە درێژایی مێژوو ژینگە بەشێک بووە لە پرۆسێسی پەروەردەیی و بەشێک لە ژینگە تەنانەت ئەو سەردەمەی ئەم گەلە ئەم تاکە تێدا دەژیتن و حتا شێوازی شاخ و داخە، سەحرایە، نزیکی ئاوە، تەواریس و مەناخ و تەقسی ژینگەی پەروەردەیی ژیان کارتێکردنی هەبووە لەسەر دروستکردنی ئەو تاکە، ئەو کەسە، ئەو نەوەیە. لەبەرەوە ئاخفنەکی هەی لە ئەفریقیا و بوو ئاخفنەکە سەراستی جیهانیشت بێژن it takes more than a village to raise a child. دا تو بچیکێکی بخودانکەی محتاجی پترترەش گوندێکی زیاتر لە دەیەک. و ئەو کاتە بوو باسی دەیە و باسی ئەفریقیایە. ئێستا ڕاستی هەموو جیهان بە شێوازێک لە شێوازەکان بەشدارە لە دروستکردنی عەقڵ و کەسایەتی و میزاجی ئەو تاکەی لەو سەردەمەدا ئەژیتن، بە تایبەتی لەو جیهانە کراوەدا. و چ جیهان لای ئێمە، چ ئێمە لای جیهانین بە دیڤایسێکی زۆر گچکە کە لە 1960ەکاندا جیهازێکی زۆر لاواستر لەمە مرۆڤ چوو سەربانی مانگ ئەو ئایفۆنەی لە دەست ئێمەدایە و هەندێک مۆبایلەکانی تر نەبیتە دیعات بۆ ئایفۆن
ئەزعافی هێزی ئەو تەکنۆلۆژیای ئەو سەردەمێستە لە دەست ئێمەدایە وامان لێ ئەکاتن ئێمە گرێدراوین لە ئاسی هەموو جیهان. لەو جڤاکە و کۆمەڵگانێکە وەکو ئێمەن ڕاستی کە زۆر لە پێشکەوتووەکان نین باوا بڵێن تۆزە خاتری خۆمان بگرین پرۆسێسی پەروەردەی و فێربوون لە باشترین حاڵەتدا تاکید و تەرکیز لەسەر فێربوونەکە ئەکاتن و فێربوونیش قۆڕخ کراوە لەوەی کە چەند زانیاریت لەبەرە و تابزانین چەند زانیاریت لەبەرە تاقیکردنەوەیەکێ تاوە بپێوین و تاقیکردنەوە ئەوە دەگەیەنتن کە چەند لەبیرتە و لە هەرەمی بلومدا بلۆم تێکسۆنمی ئەوە ژێرخانەی هەرەمەکەیە کە لاوااسترین نزمە بۆ وەکو پێوەرێک بۆ ئەوەی کە بزانین ئەم کەسە ئەم منداڵە ئەم گەنجە شتێک ئەزانیت لە معارفیان نازانیتن. پرۆسەسی پەروەردەی بەو هێزە نییە لە پرۆسەسی فێربوون و پەروەردەی لەو جۆرە وڵاتانە و ئێمەش بەشێکین بەداخەوە لەو وەزعادا. تەحەداکە زیاتر لێ دێت لەم سەردەمە کە ژینگەی پەروەردەی و ژیاندا بەو شێوازە لێ هاتیە مەوزوعی زانیاریەکان وا لێ هاتیە کە بە ژیانی مرۆڤایەتی ئەوەندە زانیاری دەست نەکەوتینەوەکو ئێستا بەدەست ئێمە دەکەون و ژینگەکە وا لێ هاتیە ئەم فاکتەرانەی کە دێن کارتێکردنیان هەیە لەسەر دروستکردنی عەقڵ و مێشکی ئێمە و بە تایبەتی باسی منداڵەکان ئەکەین لە سەردەمێکدا کە دایک و باوک زۆر بەو دەرەجە ئەو احتیمامانیان لەبەر بژێوی ژیان مەشاکل هەر هۆیەک بیتن وەک قوتابخانەکانیش ئەگەرەوە وەزعیان بیتن ئەوەی سیاغەی مێشکەکە ئاکات و کەسایەتێکەش ئەم جۆرە دیڤایسانە بن و ئەو جۆرە کراوانە بیت تەحەداکە زیاتر لێ دێت و هەندێک لە مواشراتی ئەو تەحەدانە دیسان بەپێی ئەو دیراساتانە ئەبیتە مەوزوعی مخدرات، انتحار، دابران لە قوتابخانە، توندوتیژی و لە یەکترازانی خێزان کە هەندێک لەو ئیحسایاتانی کە لە بەردەستی ئێمە هەیە لە عێراقدا لە 2022 ڕۆژانە زیاتر لە 200 حاڵەتی تەلاق هەبووینە 36% ئەم حاڵەتانە عمریان کەمتر بووە لە 20 ساڵەکە لە 2021 ئەو کەسانەی کە متهم بووینە گیرودەی مەوزوعی مخدرات بووینە بە شێوازێک لە شێوازەکان 12800 حالاتی مسجل بووینە طبعا تریش حالاتی مسجلن لە 2022 زیاتر بوون لە 14000 حاڵەت تەسەڕوب لە خوێندن دابران لە خوێندن بە پێی یونیسف 2021 زیاتر بووینە لە 3.2 ملیۆن منداڵ. حاڵاتی انتحار مانگانە ئەوانەی مسجلن فقط دەوروبەری 100 حاڵەتی انتحاری تۆمارکراو هەبووینە لە 2022. وەکو گوتم زۆر مؤشرات و شتەیە بەڵام لەم ژینگەدا لەم وەزعەدا پرسیارێکی زۆر گەورە دروست دەبیت بۆ وامان لێ هاتیەوە کارتێکردنی تەکنۆلۆژیا لەم بوارە و مەوزوعی ئەم منداڵانی لە بەردەستی ئێمەدا کە لە خێزانێکی احتیادی دانە چجا ئەگەر و دەست پێشخەری تەنیانیت لە خانەی بێسەرپەرشتیاران باسی هەندێک منداڵ دەکەین کە وەزعی ئەوان طەبیعی نییە دایک و باوک نیانە لە شوێنێکی تردانە کارمەندێکە هی ڕێکخراوە هی حکومیە کە لەوێ ئیشراف لەسەر پرۆسێسی ژیانی ئەوان دەکات بە شێوازێکی تر شێوازێک لە شێوازەکان هەندێک لەوانە وەزعی ئەوان تۆزێ خراپترە ئەوە بخۆی ترۆمایەکە بخۆی ئەزمەیەکە بەڵام هەندێک لەوانە بابی دایکی کوشتیە و بابەکە ناو سجندایە و احتیمالە پرۆسێسی کوشتنەکە لە بەرچاوی منداڵەکان دروست ببیتن یان بەشێک لە توندوتیژیەکە لە خودی منداڵەکەش بوو بیتن و هەندێک لەو حاڵەتانە و بەڕێزانە ئاگداری وەزعکەنە یان خودی منداڵەکە بەبێ گوناه دەرەنجامی پرۆسێسێکی علاقەتێکی ناشەرعی ناقانونی بووە و منداڵە بووە دەرەنجامێک لەوێ فڕەدراوە دوێنێ خەبەرێک هەبوو لە ڕوودا و لە یەکێک لەو شارانە منداڵێکی عمری 1 مانگە فرەدرا بوو لەسەر شەقام بۆ نمونەوە ئەو چیرۆکانە ڕۆژانە ئەبیستین منداڵێکی بەو شێوازە دێتە ژینگەیەکی بەو شێوازە حکوومەت دەستی خۆش بیتن ژینگەیەکی بژێوی ژیان تەرخان کراوە شەڵتەرێک هەیە تێدا بژیت بخەویتن خواردن جلوبەرگ خێرخواز هەنە محتەمن بەو مەوزوعاوە هەمووی باشە موازی لەگەل ئەوە گوتمان پرۆسێس ئەمە دایک و باوکی نیە خوێندن لە قوتابخانەکان بەو شێوازەیان بەشە حازر بووە بەڵام لەم بەینا پرۆسێسی پەروەردەی چۆن بتوانین ئەم منداڵانە پەروەردەیەکی باش بەدەستیان بکەویتن لەم بەینا ئەم فەراغەکە بینرا بە تەنسیق لەگەل حکوومەت ئەم ڕێزدارە لێرن بە سپاسەوە ڕاستی دەرگاکان هی دڵ هی مێشک وی دەستگاکە خۆی کراوە بوون بە تەنسیق لەگەل تیمی ڕوانگە پرۆژەیەکی زۆر جوانیاندانە کە ئەپلیکیشنێک دروستکرا
بە تەنسیقی هەردوو لە چۆن بتوانین ئەم منداڵە لە بەیانیەوە کاتێکی هەڵدەستێتن بۆ قوتابخانە دەگەڕێتەوە متراجعی دەرسەکانی بەهاکان سلوکیات ئەخلاقیات تا خەوتن شوێنی خۆی تەرتیب دەکەت تەرتیب نەکەت جلوبەرگەکانی مرتب نین تا ژینگەیەکی بەو شێوازە دروست بیتووە کە ئەنەهوو دایک و باوکێکە لەگەڵیان ئەژیتن تا ئەگەر بەیانی چوونە و ژیاندا بزانیتن مامەڵەیەکی طبیعی بکاتن لەگەڵ خۆی و لەگەڵ دەوروبەری خۆی احتیمامی جەستەیی پێدراوە بێگومان بەڵام لەگەڵ ئەوەش احتیمامی عەقلی و نەفسی و ڕۆحی و هەگەر ئەزمەیەکی نەفسیش توش بووبیتن ئەم وەزعە لەوێ تا ڕادەیەکی باش چارەسەر کرابێتەوە ئەوە هەمووی موەثەقە چونکە دیسان کابرا کارمەندە لەوێ شەو ڕۆژ ناژیتن فمەسەلەن تیمەکە 8 سەعاتێک لەوێ دواتر ئەو ئەچیتن یەکێکی تر دێتن باشە چۆن بزان چی لەگەڵ وتراوە منهەجەکە هەیە و ئەو کارانەی کە لەگەڵیان دەکرێت تەوثیق دەکرێتن بەوێنە ئەم بەڕێزانە دواتر بۆ جەنابتان شەڕح دەکەن و هەمووی ئەنووسرێتن و دواتر ئەو تیمەی دواتر دێتن ئەزان چی کراوە تا درێژە بە مەوزوعەکە بدەتن و بەردەوامی دەچیت و ئەگەر هەندێک ئیشکالاتی نەفسی هەبیتن سۆشیال وێرکەرەکان هەن معالجی نەفسیان متابعی حاڵەتەکە ئەکەن و هێدی سیر بکەن تا لە وەزعە قورتال ببیتنەوە دەربچین داتەبەیسێکی تاوەوە ئەمە وەکو تەجریبەیە کە بینیمان تا ئێستا بە تەقیمی ئێمە بە تەقیمی بەڕێزان لە حکوومەت کە پۆزتیڤ بووە مەدخەلێکە ئاواتە خوازین کە هەبیت بەردەوام بیت تەسیرێکی زیاتریش بیت لەگەڵ ئەوەش ئەڵێن مەدخەلێکی باشە ڕەنگە قوتابخانەکانی ئێمەش بتوان سوود لە مەوزوعە وەربگرن تەنها ئەوە نەبیتن باشترین بەکارهێنانی تەکنۆلۆژیا بەس ببیتە ئەوە کە دەرەجاتەکان هەن و ئەپلۆد کراون و ئەزانین معدەلی منداڵەکانی ئێمە چۆنە بەلکو زیاتریش لەمە سلوکیاتی بەهاکانی هەڵس و کەوتی ئەگەر ئەزمەیەکی نەفسی هەبیتن هەر جۆرەك شتێک لە وشتانەوە چۆن ئەسڵەن واش لێ بکەین دیسان بەو ڕێگادا پرۆسێسی خودی فێربوونەکەش چۆن ڤیدیۆ گەیم چێژێک بە منداڵەکە ئەداتن بە تاکەکە ئەداتن ئەوەش فێربوونیش ببیتە ئەم بەشێک لە پرۆسێسی حتا ڤیدیۆ گەیمەکەش هەبیت بەڵام پرۆسی فێربوونەکە لەوێ بیتن تا زەوق و شەوقی لێ زیاتر لێ بێتن ئەوانە هەندێک لەو کارانەی کە دەکەین و ئاواتی ئێمە کە زیاتریش بکەین ئەوە مجرد دەستپێکێکە ببوور نەگەر درێژم کردی بیت زۆر سپاس بۆ بەڕێزان زۆر سپاس بۆ هەموو لایەک بە تایبەتی بەڕێزان لە حکوومەت مەمنونی جەنابتانین زۆر سپاس بۆ تیمی ڕوانگە ڕاستی ماندوونە ناسانە لە سەرخەتن بۆ ئەم بوارەوە زیاتر لە دایک و باوکێک ڕاستی تعامل لەگەڵ مەوزوعەکەکەن زۆر سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ هەموو لایەک مەمنونی جەنابتانین زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدولسەلام مەدەنی بۆ پێشکەشکردنی ئەو وتارە و ئەو داتا و زانیاریانە ئێستا داوا لە بەڕێز کاک یوسف دەکەم بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەبێدانی کۆمەڵایەتی هەولێر بفەرمێت بۆ سەر سێز بۆ پێشکەشکردنی وتارەکەی ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵین وەک بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر لەم مەراسیمە بەشدارین سوپاس بۆ دەستگای ڕوانگە سوپاس بۆ پرۆژەکەیان پرۆژەی تەنیانیت کە ماوەی ساڵێکە لە خانەکانی ئێمە جێبەجێ دەکرێتن ئەو پرۆژەیە هەر لە سەرەتای هاتنی منداڵ بۆ نێوخانە تا دەرچوونی لە هەرسانەوەی بەیانیانی منداڵان تا نووسنی کاریگەری ئیجابی هەیە خزمەتی باشی منداڵان دەکات ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتیمان لەو بڕوادا بووینە کە دەتوانین لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ دەستگا خێرخازیەکان دەستگا مرۆییەکان زیاتر خزمەتی منداڵان بکەین هەروەها لەو بڕوایەدا بووینەکە چونکە کێشەی منداڵان هەڵقوڵاوی کۆمەلگایە هەر لە نێو کۆمەلگاش چارەسەر دەکرێت لەسەر ئەو بنەمایە ئێستا لە نێو خانەکانی ئێمە 72 منداڵی بێسەرپەرشت هەن لە دەرەوەی خانە لە نێو کۆمەلگا 170 منداڵی ترمان هەن کە لە ژێر سەرپەرشتی ستافی ئێمەدان ئێمە هەوڵمان داوە لە 3 بواری سەرەکی خزمەتی منداڵان بکەین لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان خۆشبەختانە توانیومانە شوێنێکی باش بۆ منداڵان دابین بکەین منداڵان بە پێی تەمەن بە پێی ڕەگەز بە پێی ژمارەی کەم دابەشبوون بەسەر ژوورەکان تەنانەت نۆژەنکردنەوەی بینایەکان کە تەنها لە 1-2 ساڵی ڕابردوو 270 ملیۆن دینار سرف کرا بۆ نۆژەنکردنەوەی خانەکان هەروەها ئێمە لە بواری خواردن
خشتەی ستانداردمان هەیە کە لەلایەن وەزارەتی تەندروستی پەسەند کراوە. ئەوە جگە لەوەی کە لە بوارەکانی تر جلوبەرگ و بوارەکانی تر گرنگیەکی تایبەتمان بە منداڵەکان داوە. هەروەها خزمەتگوزاریەکی تر کە ئێمە پێشکەشی منداڵان دەکەین خەرجی گیرفانە بۆ منداڵەکان کە ئەگەر نمونەی خۆمان بینینەوە لە ماڵەکانی خۆمان، ئەگەر هەر کەسێک لە ئێمە ڕۆژانە بڕەپارەیەکی کەم 500 تا 1000 دینار بە منداڵەکانی خۆمان بدەین، خوشبەختانە زروفی منداڵان لە خانەکانی ئێمە لەو ئاسەدایە کە ڕۆژانەیان 4000 دینارە. ئەمە سەرەڕای ئەوەی کە ئێمە هەوڵمان داوە لە ڕووی پەروەردەیی گرنگیەکی تایبەت بە منداڵان بدەین. جگە لەوەی کە لە قوتابخانەکان خەریکی خوێندنن، ئێمە لە خانەکانی خۆشمان مامۆستای تایبەتمان هەن کە دوای گەڕانەوەیان لە قوتابخانە لە خانەکان مامۆستاکان هاوکاریان دەبن. هەروەها لە بواری تەندروستی هاوکار بووینە، لێکتێک گەیشتنمان هەیە لەگەل نەخۆشخانە حکومی و نەخۆشخانە ئەهلیەکان کە هەر منداڵێک تووشی هەر کێشەیەکی تەندروستی بێت بە زووترین کات بۆی چارەسەر بکرێتن. ئەمە سەرڕای ئەوەی کە لە بواری هونەری، لە بواری وەرزشی خزمەتگوزاریەکی باشمان پێشکەش کردوون و هەروەها لە بواری گەشتیاری دەتوانم بڵێم نەک تەنیا لە پارێزگای هەولێر بەڵکو لە پارێزگاکانی تریش کەم شوێنی گەشتیاری هەیە کە منداڵانی ئێمە سەردانیان نەکردن. بەڕێزان، ئەوەی کە باسم کردن تەنها لە ڕووی خزمەتگوزاری گشتی بوو، بەڵام بابەتێکی تریش هەیە کە کارکردنە لەسەر کێشەکانی منداڵان. منداڵ وەک مامۆستا ئاماژەی پێکرد لە ناو خێزان، لە ناو ژینگەیەکی ناتەندروست هاتووە بۆ خانەکان، لە ناو کۆمەڵە کێشەدا بووە، بۆیە کێشەکان ژینگەکە، ژینگە ناتەندروستەکە کاریگەری هەبووە لەسەر ئەو منداڵە. بۆیە ئێمە توێژەری تایبەتمان هەن کە چ توێژەری کۆمەڵایەتی چ توێژەری دەرونی کە کار لەسەر کێشەی ئەو منداڵانە دەکەن. ئەوە جگە لەوەش ئەمە بە ئەوەندە ناوەستین کە تەنها لە ڕووی خزمەتگوزاری و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ منداڵان بین، بەڵکو هەوڵمان داوە پەرە بە توانەکانیشیان بدەین کە ئەو نمونەی مامۆستا عەبدولسەلام باسی کرد نمونەیەکی زۆر دیاری خانەکانی ئێمەیە کە لە ڕابردوو ئێمە بەرنامەی پەروەردەیی خۆمان هەبوو و لەگەڵ دەستگای ڕوانگە بەرنامەکە بە شێوازێکی تر پێشکەش دەکرێتن. هەر لەسەر ئەمەش ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتیمان سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکەین کە هاوکار بووینە لەگەڵ ئێمە، بە تایبەت دەستگای ڕوانگە کە بەڕاستی ئەو خزمەتێک کە ئەوان پێشکەشیان کردووە و پێشکەش دەکەن خزمەتێکی نمونەی بووە. دووبارە دەستیان خۆش، سوپاس بۆ ئێوەی بەڕێز. زۆر سپاس بۆ کاک یوسف بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئێستاش داوا لە بەڕێز کاک هەڵگورد جەمال دەکەم، سەرپەرشتیاری پرۆژەکە لە دەستگای ڕوانگە، بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەیانیتان باش بەڕێزان، هیوادارم هەموو لایەک جەستە و دەروون تەندروست بن. منداڵان لە ژیانی ئاساییدا لە باوەشی گەرمی باوانیان دەژین، کاتێک پێداویستیە مادی و بەرجەستەییەکان و سۆزداریەکانیان بۆ فەراهەم دەکەن. و کاتێک دێن بۆ خانەی نەوجەوانان هەوڵ دەدەن پێداویستیە مادیەکانیان بۆ دابین بکەین، کەمەش بەشێکی سەرەکیە لە بۆ خزمەتکردن بە ئەوان. بۆیە دەستگای ڕوانگە هاتوو بە دروستکردنی ژینگەیەکی پەروەردەیی ئەرێنی ڕێکخراو بۆ منداڵەکان لە ڕێگای ئەپلیکیشنێکی ئەلکترۆنی کە هەوڵ دەدات بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریە دەرونیەکان و ئامادەکردنیان بۆ بەرەنگاربوونەوە، ئامادەکردنیان بۆ دووبارەشیانەوەیان بۆ کۆمەلگا، تا ئەو کاتەی گەیشتن بە تەمەنی یاسایی خۆیان کە سایەتێکی سەرکەوتویان هەبێت لەسەر پێگەی خۆیان بوەستن بۆ بەرەو دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست. ئەو تیمەی یانا کە لە نێو خانەی نێوجەوانان کار دەکات، هەر یەک لەوان
خزمەتگوزاریەکی تایبەتمەند پێشکەش بە منداڵەکان دەکەن. هەر یەکێک بە گوێرەی ناونیشانی کار و پۆزیشنەکەی خۆی چەند تایبەتمەندیەکی زیاد دەکەن لە کەسایەتی منداڵەکان لە پێناو دروستکردنی کەسایەتێکی سەرکەوتوتر. با بەیەکەوە بچین ئەم ستافە بناسین کە بە بەردەوام کار دەکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە منداڵەکان. سەرەتا لە دایانەکان ئەوانن کە هەمیشە کارامەییەکانی ژیان فێری منداڵان دەکەن بۆ دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانیان، هەروەک پاڵپشتیکردنیان بۆ ئامادەکردنی خواردن و خواردنەوە و گرنگجیدانیان بە پاکۆخاوێنی خودی خۆیان و جستە و ژینگەی دەوروبەریان. بێگومان هاوشان لەگەڵ کارمەندانی حکومی بەیەکەوە ئەم خزمەتگوزاریانە پێشکەش دەکەن و ئەو بەڕێزانەی لە تیمیانە کار دەکەن بۆ پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریانە هەریەک لە بەڕێزان حربیە، ئەڤین، هێڤی، چرا. زۆر سپاس بە ئێوە. لەلایەکی دیکەوە توێژەرانی کۆمەڵایەتی کار دەکەن بۆ ڕێخستنەوەی دووبارە ژیانی منداڵەکان لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی پەروەردەییەوە لە ڕێگای جێبەجێکردنی کۆمەڵێک پرۆگرامی پەروەردەیی هەروەکو بەهای ڕۆژ، ئەرێنی و نەرێنیەکان، چیرۆکی پەروەردەیی، چیرۆکی پێشخەوتن، وەروە کۆمەڵێک چالاکی چێژبەخشی دیکە پێشکەش بە منداڵەکان دەکەن کە هەریەک لە بەڕێزان دانیە، دیدار، ڕەنجین، لارە، ومەڕوە، ئەحمەد، بەختیار، یوسف، هەروەها چارەسەرکاری دەرونی سارا هەڵدەستێت بە پێشکەشکردنی خزمەتگوزاریە دەرونیەکان بەرپرسە لە بەڕێوەبردننی باری کلینیکی منداڵ بە پێی بنەما و پێوەرە جیهانیە پێشکەوتوەکان بە پشتبەستن بە هەردوو ژێدەری DSM-5 و ICD-11. دەستان خۆش بێت. هەروەک چۆن لە خانە بە بەردەوام ماندوون لەوانەیە مەراق بکەن ئایا چۆن دەوام دەکەن، ئایا چۆن خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەن لە کاتێکدا خانەی نێوجەوانان 24 کاتژمێر پێویستی بە خزمەتگوزاری و پێشکەشکردنی خزمەتەکانە. بۆیە من پێتان دەڵێم کاتی کارکردنی تیمیانە لە نێوخانە نێوجەوانان لە کاتژمێر 8 بەیانی تاوەکو 10 شەو بە بەردەوامن لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. دەستان خۆش بێت. دووبارە سوپاس هەروەک ڕۆژانە ماندوون لە جێبەجێکردنی ئەرکەکانتان. من زیاتر ڕاتان ناگرم. سوپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، لەوانەیە ئەم پرسیارە لە مشکتان دروست بێت کە پرۆژە یانە چییە؟ ئامانجەکانی چین؟ لە چ بوارێکدا لە چ تەوەرێکدا خزمەت دەکات و چۆن دەتوانێت پاڵپشتی حکوومەت بکات؟ بێگومان ئێمە هەڵبژاردنمان بۆ دیاریکردنی ئەمانە لەسەر بنەمای ئەنجامدانی توێژینەوەی زانستی مەیدانی بوو لە ناو واقعی حالی خانەکان و بە گفتوگۆ و ڕاوێژ لەگەڵ بەرپرسان و شارەزایانی بواری حکومی. پاشان گەیشتیم بۆ بڕیارە و دیاریکردنی تەوەرەکانی کارکردنمان لە خانەکەدا بە شێوەیەک بتوانین سەرجەم خزمەتگوزاریەکان پێشکەش بکەین بە گوێرەی تایبەتمەندی خانەکە و پێداویستیەکانیان. بە شێوازێکی گشتی تەوەرەکانی کارکردنی پرۆژەی تەنیانیت پۆلێن دەبێت بۆ چەند تەوەرێک. لەوانە کەرتی کارجێڕی کە بەشێکە لە تەوەرەکانی کارکردنی پرۆژەی تەنیانیت هەڵساین بە تۆمارکردنی سەرجەم بەڵگەنامەکان، بەڵگەنامە یاسایەکان و سەرجەم ئەو بەڵگەنامە فەرمی و نافەرمیانی کە ناو دۆسی هەر منداڵێکدا هەیە لە ڕێگای ئەپلیکیشنێکی تایبەتمەندەوە کە دواتر باسی دەکەین هەموو ئەو بەڵگەنامانە بە تەواوی ژیانی منداڵانەوە تۆمارکرا لە میانی ئەپلیکیشنەکەدا. لەلایەکی ترەوە دەرکردنی بڕیارەکان لەوانەیە لەولا پێشی ئەم کاتە بڕیار هەبێت بڕیارێکی گشتگیر نەبێت یاخود تەکلیان نەبێت، بەڵام بە خۆشحاڵیەوە لە میانەی پرۆژەی یاناوە توانیمان بە هەماهەنگی لەگەڵ بەرپرسان و لایەنی کارجێڕی خانەکە توانین هەمومان بگەین بەو هەماهەنگی و بەو لێک تێگەیشتنەی کە سەرجەم بڕیارەکان لە پێناو بەرژەوەندی باڵای منداڵەکان بدرێت. لەلایەکی ترەوە دوای هەستکردنمان لە خانەی نێوجەوانان بەبوونی با بڵێن کێشەیەک یاخود چەند بۆشاییەک لە ژمارە یاخود لە چۆنیەتی دابەشکردنی کارمەندان، بۆیە دەستگای ڕوانگە بڕیاریدا بەهێنانی 15 کارمەندی گەنجی خوێنگەرم لە خانەکان بۆی گروتین جارێکتر ببەخشێتەوە بە منداڵەکان و هەمیش بە کارمەندەکان. هەروەها ڕەوشی منداڵان بێگومان ڕەوشێکی سەرەکی بوو بۆ ئێمە. دەستگای ڕوانگە هەوڵیدا
لە ڕێگای دابینکردنی سەرجەم تەوەرەکانی تر و سەرجەم خزمەت گوزاریانە ئامانجیش سەرەکی برتی بوو لە باشترکردنی ڕەوشی منداڵان هەروەک هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی دیکە تەوەرێکی سەرەکی بوو لە پرۆژەکەمان هەوڵماندا لە میانەی دەمانجی ڕابردوودا کۆمەڵێک هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێک لایەن و دام و دەستگای تر بکەین بۆ هێنانی کۆمەڵێک خزمەت گوزاری وەکو پەروەردەیی و دەرونی و یاخود تەندروستی و تەنانەت پێداویستی مادیەکانیش پاڵپشتی مادیش بۆ خانە و بۆ منداڵەکان و هەروەها لێتان ناشارینەوە ئێمە لەم مینبەرەوە ڕای دەگەێنین و ئومێدەوارین بتوانین هەماهەنگی زیاتر بکەین بە پاڵپشتی بەڕێستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆی بتوانین زیاتر برەو بە پرۆژەکەمان بدەین لە ئاستێکی ئێستاوە بیگوازینەوە بەرەو ئاستێکی بەرزتر. بەشی دووەم باس لە ئەپلیکیشنەکە خودی ئەپلیکیشنە دەکەم. سەرەتاش ئەپلیکیشنیانە ئەو ئەپلیکیشنەی کە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ بە دوواداچوون و لێکۆڵینەوەی مەیدانی لەنێو واقعی حالی خانەکان و ئەنجامدانی توێژینەوەی زانستی لەلایەن کەسانی پسپۆر و شارەزا لە بوارەکەدا بۆ دیاریکردنی پێداویستیەکان و تایبەتمەندیەکان لە کۆتاییدا لە سەردەستی بەڕێز دکتۆرە ڕوئا ئەحمەد شەوکەت ئەپلیکیشنەکە هاتەکایەوە. سوپاس دکتۆرە. سوپاس. بەڕێزان ئەپلیکیشنیانە فرەسوودە کۆمەڵێک سوود کۆمەڵێک قازانج هەم بە دام و دەستگاکە دەگەێنی هەم بە منداڵەکان هەم بە دەک و دەستگای ڕوانگە پاڵپشتێکی بەهێز بوو کە لە ڕێگای ئەپلیکیشنەکەەوە خزمەت گوزاریەکان پێشکەش بکات. لە گرنگترینیشیان کۆکردنەوەی سەرجەم زانیاریەکان و بە دۆکیومنتکردن و ئاسانی گەیشتن بە زانیاریەکان لە کاتی پێویستدا. بۆیە با بچین سەیرێکی داشبۆردی ئەپلیکیشنەکە دەکەن. ئەوەی کە دەیبینن بەشێکە لە داشبۆردی ئەپلیکیشنیانە کە کۆمەڵێک کار و فرمانی زۆر لە خۆ دەگرێت بەڵام بەهۆی قەدرگرانی بەڕێستان و بەهۆی گرنگی کاتی بەڕێستان بەشێک لە ئەپلیکیشنەکە دەخینە خزمەتی بەڕێستان. لەوانە پرۆفایلی منداڵەکان. بەڕێزان هەر منداڵێک کە دێت بۆ خانە بێگومان پرۆفایلێکی تایبەت بە خۆی بۆ دەکرێتەوە دوای ئەوەی کە وێنەی گیرا سەرجەم زانیاریە کەسیەکانی منداڵەکە و باکگراوندی هیستری پەروەردەیی و دەرونی و کۆمەڵایەتی و ژیان و لایەنی ئابووری منداڵەکە بە تەواوی زانیاری و تەواوی وردەکاریەکانەوە داخل بە پرۆفایلی منداڵەکان دەکرێت و تەنانەت حەز و خولیا و ئارەزوەکانی منداڵەکەش و تەنانەت بەهرەکانی منداڵەکەش ئەوەی کە پێویستە لە چوارچێوەیەکی زانستیدا هەموو لە نێو پرۆفایلی منداڵەکاندا داخل دەکرێت. بەشێکی تر لە منداڵەکان بەشێکی تر لە ئەپلیکیشنەکە بریتە لە ڕۆیشتنی منداڵەکان. بەڕێزان حەز دەکەم ئاماژە بە شتێکی تر بکەم لە ئەپلیکیشنەکە. ئەو کاتەی منداڵ دێت بۆ خانە و بە درێژایی ئەو ماوەی کە دەمینێتەوە لە خانە و تەنانەت دوای ئەوەی کە دەریش دەچێت لە خانە ئێمە لە خەمی ئەوە داین کە بزانین ئایا ژینگەی پەروەردەیی ژینگەی فیزیکی ژینگەی ئابووری منداڵەکە چۆنە ئایا لایەنی وەرگر شیاوە بۆ وەرگرتنی ئەو منداڵە پاش بە دوواداچوون و پاش لێکۆڵینەوە لە بابەتەکان ئێمە بڕیار دەدەین بە گەڕانەوەی منداڵەکە. دوای ئەوەی کە لایەنی وەرگری منداڵەکە بێگومان لە سەردەمی ئێستای بە ژێرەی بنەماکانی CPIMS ئێمە زۆر جار منداڵ کە لەلایەن کەسێک وەردەگیرەوە زۆر جار لەوانەیە باوان نەبێت لەوانەیە خانەوادەکەی بێت مام خاڵ پور یاخود کەسێکتر یاخود خێزانی جێگرەوە بێت بۆیە ناومان لێناوە بە خێوکاری منداڵەکان. کاتێک بە خێوکاری منداڵ دێت دەوێت منداڵێک وەربگرێتەوە لە خانە ئێمە سەرجەم زانیاریەکانی ئەویش وەردەگرین و لە ڕێگای ئەپلیکیشنەکە هەمووی بە دۆکیومنت دەکرێت هەمووی تۆمار دەکرێت بە تەواوی وردەکاریەکانەوە داخل دەکرێت لە پێناو دڵنیابوونەوە لە ڕاستی و دروستی داتاکان و دڵنیابوونەوە لە شیاوی ئەو ژینگەیەی کە منداڵەکە تێدا دەژیت. بەشێکی تر لە ئەپلیکیشنەکە بریتە لە چالاکیەکان بێگومان چالاکیەکان هەر یەک لە چالاکیەکان خشتەی تایبەتی خۆی هەیە. هەموو ژیانی منداڵان لە میانەی ئەپلیکیشنەکەدا ڕێکخراوە لە چەند خشتەیەکدا. خشتەکان هەمە زۆرن بە شێوازێکی گشتی خشتەی کاتی منداڵەکانمان هەیە ڕەچاوی ئەوە کراوە ئەو منداڵانەی کە بەشداری لە قوتابخانە دەکەن و ئەو منداڵانەی کە بەشداری لە قوتابخانە ناکەن. تەنانەت
کاتێک بەشداری لە قوتابخانە دەکەن کاتی دەوامی منداڵەکان کاتی بەیانیان دەچن بۆ قوتابخانە یاخود پاشنیوەڕان دەچن بۆ قوتابخانە بۆ ئەوەی هەموو منداڵەکان بێکەوە و بە یەکسانی مافی ئەویان هەبێت کە بەشدار بن لە هەموو سەرجەم چالاکیەکان و هەر کەسێک دەزانێت ئەم چالاکیە بەرپرسیارەتی چێە و لە چ کاتێکدا جێبەجێ دەکرێت و چۆن تۆمار دەکرێت لە ئاپلیکیشنەکەدا. هەروەک خشتەی گۆڕینی ڕەفتارمان هەیە بێگومان ئامانج لەوە گۆڕینی ڕەفتاری منداڵەکانە لە لایەنێکەوە بۆ لایەنێکی تر لە ڕێگەی دوو خشتەوە. خشتەی یەکەمیان بە پێی چەند ڕەهەندێک بۆ منە منداڵەکە کاری باش دەکات پابەند دەبێت بە یاساکان یاخود پابەند دەبێت بە پاکخاوێنی ڕاگررتنی جستەی خۆی و ژینگەی دەوروبەری کۆمەڵێک خاڵ کۆ دەکاتەوە لە کۆتایی مانگەکەدا خاڵەکانی کۆ دەکرێتەوە دەچێتە سەر خشتەیەکی تر بە شێوەی دیاگرام لاین چارت پیشان دەدرێت بۆی بزانی ئایا ئاستی بەرەو پێشچوونی ڕەفتاری منداڵەکە بە گوێرەی مانگەکان لە چ کێرڤێکدایە و لە هەمان کاتدا دەگەڕێنەوە بۆ سەر خشتەی مانگانە دیاری دەکەین بزانین ئەو منداڵە لەکوێ پێویستی بە پاڵپشتی هەیە بۆ بەهێزکردنی خاڵە لاوازەکان و بەهێزترکردن و باشترکردنی خاڵە ئەرێنیەکانی. دوای ئەوەی کە خشتەکانماندانە هەموو خشتەکان بە سیستەم کرا هەر کەسێک دەزانێت چۆن چالاکیەکەی خۆی پێشکەش دەکات وەکەی چالاکیەکە پێشکەش دەکات لە لای هەمووان ڕوون و ئاشکرایە. پاشان بۆ جێبەجێکردنی ئاکتیڤیتیەکان هەر یەک لە چالاکیەکان هەر کەسێک کاتێک چالاکیەک جێبەجێ دەکاتن فیدباکی تایبەت بەو چالاکیە دەنووسێت لە ڕێگای تێکستەوە و هەروەها تاجی ئەو منداڵانەش دەکات کاتێک فیدباکان دەنووسێت ئەوانەی کە کێشەیان هەیە ئەوانەی کە بەشدار نین بێگومان توێژەرانی کۆمەڵایەتی و مامۆستاکان و هەموو ئەوانەی کە بەرپرسن لە جێبەجێکردنی ئەو چالاکیانە فیدباکان دەنووسن جارێکی تر چارە سەرکارانی دەرونی دێن ئەو فیدباکانە سوود لێ وەردەگرن بۆ بەدواداچوونی زیاتر. دوای ئەوەی کە فیدباکەکان نووسران جارێکی دیکە توێژەرانی کۆمەڵایەتی دێن هەموو فیدباکەکان کۆ دەکەنەوە و جارێکی دیکە لە فۆرمێکی تری زانستیدا هەموو ئەو کێشانەی کە هەن ئاستی بەرەو پێشچوونی منداڵەکان ئاستی ڕەفتاری منداڵەکان تەنانەت پێداویستیە مادی و معنەویەکان جارێکتر لە راپۆرتێکدا کۆ دەکرێتەوە. دواتر چارەسەرکاری دەرونی دێت و پوختەی راپۆرتەکانی توێژەرانی کۆمەڵایەتی کۆ دەکاتەوە لە قاڵبێکی تری زانستیدا هەموو ئەو داتانە دەخاتە ڕوو هەمووی پۆلێن دەکرێت ئایا کێشەکان لە چین و چۆن بتوانین خاڵە لاوازەکان دیاری بکەین چۆن بتوانین خاڵە بەهێزەکان بەهێزتر بکەین چۆن بزانین لەکوێ منداڵەکان وخانەکە بە شێوەیەکی گشتی پێویستی بە چ جۆرە پاڵپشتێکە لەکوێ دەتوانین موداخەلاتی تر و ئیزافتر بکرێت لە پێناو مەسلحەتی بەرزکردنەوەی ئاستی منداڵەکان. بۆیە جارێکتر چارەسەرکارانی دەرونی راپۆرتەکانیان پێشکەش دەکەن لە مانگێکدا جارێک راپۆرتەکان پێشکەش دەکەن. بەڕێزان ئەپلیکیشنیانە ئەپلیکیشنێکی زۆر فراوانە لەوانەیە نەتوانین وەکو باسمان کرد لە کاتێشی ئێستادا عەرزی بکەین. تەنانەت بەشێک لە بەشەکانی ئەپلیکیشنیانە بریتیە لە نامەکان کە وەکو تۆڕێک وایە سەر جەم کارمەندان بێکەوە دەبەستێتەوە. هەموو کارمەندێک دەتوانێت نامە بنێرێت بە تایبەت بۆ خصوصی هەر کارێک یاخود هەر چالاکێک بێتن و جگە لەوانە سکاڵ بەشی سکاڵەکانی تێدایە منداڵ مافی ئەوەی هەیە سکاڵات تۆمار بکات چ بە شێوازی شەفەهیەن چ بە شێوازی نووسین بێت بە گوێرەی ئاستەکەی. بۆیە بەڕێزان بەشێکی کەم بۆ لە ئەپلیکیشنەکە پێشکەشمان کردن بێگومان ئەوە وەکو چەپکە گوڵێک بوو لە بیستانێک یاخود مشتێک بوو لە خەروارێک و ئەو کەسانەی کە بەردەوام لە خزمەت و خەمخۆری منداڵانن بە شەو و بە ڕۆژ پاڵپشتن و پاڵ نەرن بۆ بەهێزکردن و فراوانکردنی ئەو پرۆژانە بێگومان خاتوونی یەکەم بەڕێز نەبیلە مەسعود بارزانی سوپاسی دەکەین. وەڕۆلی زۆر ڕێزدارمان بیر نەچێت کە هەمیشە پاڵپشتیکاری سەرەکی ئەو دۆسیە بووە بەڕێز کاک ئیدریس نێچیروان بارزانی سوپاسی دەکەین لێرەوە. بۆیە لە کۆتاییدا دەڵێم حکوومەت داوای هاوکاری لێمان کرد ئێمەش بەدەم ئەم هاوکاریەوە هاتین کۆمەڵێک دەستکەوتمان بەدەستینا دڵخۆش بووین سەرفراز بووین شانازیمان بە خۆمانەوە کرد و لەسەر سەرینی گەرم خەوتین. بەڵام منداڵانێک هەن دەخەون و فرمێسک لە چاوەکانیان دێتە خوارەوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاکەڵ کوردجەمال بۆ پێشکەشکردنی ئەو دیتێڵی کە لە ناو ئەپلیکیشنەکە هەبوو.
داوا لە بەڕێز کاک زەیتۆ تۆفیق دەکەم بەڕێوەبەری خانین و جوانان بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەڕێزان بەیانیتان باش و ئەو کاتتان باش. من بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتیم لە کاری کۆمەڵایەتی مفرەداتەکەیە دایمەن بەکاری دێنین دەڵێن گۆت و دیپ ئەمن تۆزێک دەچمە قوڵایی بابەتەکە. زۆر سپاس دۆ ئەو بەڕێزانەی کە پێشتر باسی گرفتەکەیان کرد. بەڵام ئەوەی کە زۆر مهمە هەندێک شت هەیە زیاتر باس بکرێت لەبەوەی بەرچاوی جەنابتان ڕوون بیتن. بەڕێزان کاری کۆمەڵایەتی لە جیهانی ئەوڕۆدا کارێکی زانستیە. ئەگەر لە چەند ساڵانی پێشووتر تەمەشاکرابایە وەکو کارێکی خێرخوازی یان بەسۆزی ئەوڕۆ کارێکی زانستیە. پێویستی بە کۆمەڵک ئالیات و کۆمەڵک پرەنسیپ هەیە لە بۆی بتانی یعنی خزمەتگوزاری بگەینێ ئەو فێیەی کە تو پێویستە. ئێمە لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی هەولێر بە کۆمەڵک گرفتەوە کە بەڕێستان هەمووتان دەزان و من دوایە باسشی دەکەم. کاتێک کە بەڕێزانی دەستگای ڕوانگە سەردانیان کردین بە بەردەوامی ئەو خەڵکانێک کە دێن سەردان دەکەن لە ڕووی مادیەوە مامەڵە لەگەر دام و دەستگاکان دەکەن. مەسەرەن ئەو منداڵە هەژارە پێویستی بە جلک هەیە پێویستی بە خواردن هەیە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو کە بەڕێزانی دەستگای ڕوانگە با بڵێن هەستیان بێ ئێمە کرد کە ئەو منداڵە پێویستیان بە پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەیی هەیە کە ئەو مفرەداتانە ئەو ڕۆکە یعنی با بڵێن لە خواردن و لە جلوبەرێک لە بۆ منداڵانی خانە مهمترە. ئێمە ئەگەر داتایەکی زۆر بچووک باس بکەم لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوو نزیکەی 12 منداڵ هاتە خانەکان و لە ماوەی مانگێک پێش ئێستا 20 منداڵ هاتە خانەکان و ئەو داتایەکی بەڕاستی ترسناکە. پاش ئەو هەموو هەوڵەی کە ئێمە و کۆمەڵک دەستگای خێرخوازی و کۆمەڵک کەسایەتی لە هەولێر بۆ نمونە دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە هەزاران منداڵ کە بێسەرپەرشتن موچەی مانگانەیان بۆ بڕیتەوە. مەبەست چیە لەو موچەیە؟ مەبەست ئەوەیە کە ئەو منداڵە لە ناو خێرزانی بەدیری یاخود دایکی ماوە یاخود باوکی ماوە یان کەسانی نزیکمایە ئەو منداڵانە بێسەرپەرش نەبن واتە تووشی دابڕانی تەواو نەبن. کۆمەڵێک دەستگای خێرخوازی و کەسایەتی خێرخوازی لە هەولێر هەیە بە هەمان شێوە پاڵپشتی ئەو شێوە پرۆژان دەکەن. بەڵام سەرەڕای ئەوەش ڕێژەی منداڵ لە خانەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. هۆکارەکان چین؟ کێشەی خێرزان زۆر بوو بە تایبەتی کێشە لە نێوان دایک و باوک و توند و تیژی خێرزانیش زیاد بووە. ئەمە وای کردووە کە گفتوگۆ نەبیتن لە نێوان ژن و مێرد یاخود لە نێوان دایک و باوک بە دڵنیایی لە کۆتاییدا کێشەکە بە دابڕان یاخود لێک جابوونەوەی ژن و مێردەکە کۆتایی دێتن. و زۆر بەداخەوە ئەگەر لە ساڵانی پێشووتر سیرمان کردبا یەک لە باوانی بەرپرسیارەتی یعنی بۆ نمونە ناکرێت ئێمە بڵێن بە هیچ شێوەیەک تەلاق نابیت هەیە بڵێ واقعە بەڵام بەرپرسیارەتی منداڵەکەیان لە ئەستۆ دەگرت. بەڵام بەداخەوە ئێستا سیر دەکەی نە باوک نە دایک ئامادە نیە زۆر جاروەیە ئەگەر زەواجەکەش بە شێوەیەکی ڕسمی نەکرابیتن ئامادە نیە با بڵێن ئایدی هەویە لە بۆ منداڵەکە یعنی بکاتن. لۆیە زیادبوونی کێشە لە نێوان گەورەکان منداڵ تێیدا با بڵێن وەکو زەحیە دەبیتن. خاڵی دووەم گرفت لەگەر یاسا. زۆربەی لە باوان بە تایبەتی پیا و ڕێژەیەکی زۆر ئێستا گرفتی هەیە لەگەڵ یاسا و ئەمە دەبێتە هۆی کە ئەو کەسە با بڵێن کۆتایی گرفتەکەی بە سزن کۆتایی دێتن. بازارگانی کردن بە مادەی هۆشبەر یەکەکە یان بەکارهێنانی مادەی هۆشبەر ڕێژەی منداڵانی لە خانە زیاد کردیە. کوشتن تاوانی کوشتن ڕێژەی منداڵان لە خانە زیاد دەکاتن. گرفتی گەورەکان لەگەر یاسا منداڵ تێیدا زەرمەندە. ئەگەر سیر بکەین هەفتەی جارێک ئەو ڕێژەی ئەو منداڵانەی کە سەردانی دایک و باوکانیان دەکەن لە شێڵتەرەکان و لە سزنەکان لەوانەیە پێویستمان بە
بە 2-3 منی پاس هەیە لە بۆ ئێوە منداڵانە سەردانی سزنەکان بکەن کە پێشووتر ئەو حالەتانە نەبووە لای ئێمە بەڵام لەبەرەوەی گەورەکان کێشیان لەگەر یاسا هەیە منداڵەکان دەکەونە خانەکان. بە دڵنیایی کۆمەڵک هۆکاری کە هەیە کە پەیوەستە بە باری ئابووری خێرزان کە ئەوە یەکە لە هۆکارەکاندا دەدرێن کە خێرزەکان ناتوانن بە شێوەیەک پاڵپشتی منداڵەکانیان بکەن و باری ئابووری خێرزان دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی تەلاق و ڕێژەی توندوتیژی لە خێرزان زیاد بیتن. بۆیە ئەوانە نیشانەی ترسناکن و دەبی چارەسەر کاری کۆمەڵایەتی بڕێزان لە دنیای نوێدا هەموو کەسێک پێویستی پێ هەیە و تەنها کاری کۆمەڵایەتی لە بۆ ئەو کەسانە نینە کە با بڵێن لە کۆمەلگا بۆ نمونە منداڵێک کە یەتیم بیتن پێویستی بە کاری کۆمەڵایەتی نەخێر. پێش ئەوەی منداڵەکە باوکەکە تووشی سجن بی یان خێرزانەکە تووشی لێک ترازان و هەڵبەشانەوە بیتن پێویستیان بە کاری کۆمەڵایەتیە. لۆیە کاری کۆمەڵایەتی ئەو ڕۆزانستە تەنها شێوەیەکی خێرخوازی نیە و ئەوەی بینیتان لەو بەڕێزانەی لە دەستگای ڕوانگە کە کاری کۆمەڵایەتی بە زانست کرایە و بۆ نمونە ئەو کارانەی کە پێشتر ئێمە دەمان کرد لە شێوەی ئەپلیکیشن نەبوو لە شێوەی راپۆرت بووە. ئایا ئەو راپۆرتە ماوە نەماوە یاخود ئەو راپۆرتە با بڵێن دەکرێت بە داتا بکرێتن ئەوڕۆ بە سوپاسەوە دەستگای ڕوانگە کاری خانەی نەوجەوانانی کردە شێوەیەکی ئەپلیکیشن و کۆمەڵێک سوودی زۆر زۆر گەورەی هەبوو بۆ ئێمە. بەڕێزان ئەمە نایشارمەوە وەکو دام و دەستگا حکومیەکان کۆمەڵک ئاستەنجی زۆر زۆر گەورەمان هەیە و من بە فرسەتی دەزانم بەڕێز جەنابی وەزیری داد لێرەیە کە یەک لەو ئاستانگانە گرفتی ئێمە نەبوونی دادگایەکی تایبەتە بە منداڵ. لە کاتی بوونی دادگایەکی تایبەت بە منداڵ هەموو ئەو گرفتانەی کە خێرزان هەیتیان کە دەستا ئەو دادگایە لەوێ دەبی هەر بڕیارێک بدرێ بەرژەوەندی منداڵ پێش بەرژەوەندی هەر شتێک بێتن. ئێمە لەبیر نەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی هەرێمی کوردستان پابەندە بە ڕێککەوتنامەی مافەکانی منداڵ و لە یەک لە بنەما ئەساسەکانی ڕێککەوتنامەی مافەکانی منداڵ بەرژەوەندی گشتی منداڵە مەسلحەت الطفل الفضلة. ئەگەر سەیر بکەی یعنی من بەڕێزەوە باسی ئەو دادوەران دەکەم بڕاستی هاوکارن بەڵام ئەو بابەتەکە پەیوەستی بە ژیانی منداڵ هەیە. ئێمە وەکو باسم کرد تۆزێک دەچمە قوڵایی بۆ نمونە کە منداڵێک کە خێرزانە گرفتی یاسایی هەیە ئەو بەڕێزە ئەو دادوەرە بەڕێزە سەیری یاساییەکە سەیری تاوانەکەی دایک و باوکی دەکاتن بەڵام تەمەشای بەرژەوەندی گشتی منداڵەکان ناکاتن و ئەوە یەکە لەو گرفتانەیە کە ئێمە هیتمان ئێمە ناکرێ بڵێن کەسێک تاوانی کردیا و لەبەرەوەی دە منداڵی هەیە نابی تاوانەکەی بۆ حساب بکرێ با بڵێ تاوانەکەی دەی بۆ حساب بکرێ بەڵام سەیری بەرژەوەندی منداڵەکان بکەن. بۆ نمونێ زۆر جاروەیە منداڵەکە هیچ ئەوراقێکی ڕسمی نیە. ئەوە بەڕێز کاک بورهان ئەوڕۆ باسمان کردی دەیان منداڵمان ئەو ساڵ لە خوێندن دابڕانە لەبەرەوەی هیچ ناسنامەیەکیان نییە. ئەو دادوەرە بەڕێزەی کە بڕیارە داتن کە ئەو منداڵە بنێرتە خانە ئەبێ لەوێ فکر کاتەوە ئایا ئەو منداڵانەی کە دێنێرتە خانە ئایا ئەوانە ئەو پێیپەرە و ئەوراقانەیان هەیە کە وەکو کەسێکی ئاسایی لە خانەکان بژین یاخود ئەو باوکە زەواجی کردووە یاخود ئەو منداڵانە کۆمەڵێک دۆکۆمنت هەیە لە ڕووی یاساییەوە دەبی هەیان بێت ئایا هەیتیان لێرە کێشەکە کە منداڵەکە ڕیفێر دەکات دەنێرتە خانەکان ئێمە وەکو ئەوەی کە جارێکی تر دەگەینەوە دادگا و دەگەینەوە دادوەر لە بۆ مەکارێکی زەحمەتە. لێ داواکارم لە جەنابی وەزیر هەوڵ بداتن کە بەرژەوەندی گشتی منداڵ لە دادگاکاندا کاری پێ بکرێتن. بەڕێزان یەک لەو گرفتانەی کە ئێمە هەمان بوو و بە سوپاسەوە دەستگای ڕوانگە هاوکار بوو لەوەی کە ئێمە لەبیر نەکەین وەکو دەستگایەکی حکومی لە ساڵی 2012 تا ئێستا هیچ کارمەندێک لە بۆمەدا نەمەزراوە. ماوەی 9 ساڵە هیچ کارمەندێکی نوێ نەهاتیتە ئەو دام و دەستگایانە. ئێمە ناشارینەوە کارکردن لەو دام و دەستگایانە کارێکی زۆر زۆر زەحمەتە چونکە کارەکەت جەستەیی نییە. تۆ ڕۆژانە کۆمەڵی گرفت دەبینی لە ناو کۆمەلگا و گرفتەکان تاوانی زۆر قێزەوەنی تێدایە و کۆمەڵێک منداڵی جوان دەبینی کە ئەو منداڵانە با بڵێن
یعنی وەکو دەڵێ زەحیەی ئەو تاوانن کە گەورەکان دەیکەن بۆیە ناکرێت تۆ لەبەر دەرگای خانە کە دێ دەرەوە هەست و سۆزی خۆت لە ناو خانە بەجێبێری بە دڵنیایی زۆر جاروەیە شەوان بیر دەکەیەوە لەوەی کە ئەو منداڵە ژیانی لۆ بەو شێوەدا ڕۆیشتیە بۆیە هینانی کارمەندی نوێ لەلایەن دەستگای ڕوانگە هاوکاریەکی گەورەی خانەکان بوو و بە دڵنیایی دائیمەن ئێمە تاکیدمان کردەوە کە ئەو کارمەندانە گەنج بن بەوەی بتانن کارەکە بکەن و بە دڵنیاییەوە ئەو کارمەندانەش لەسەر داواکاری ئێمە بووە کۆمەڵێک توێژەری کۆمەڵایەتی و کۆمەڵێک دادەی بەڕێز کەتانی تا خزمەتی ئەو منداڵانە بکەن بۆیە پرۆژەی تۆ تەنیانیت هاوکاری منداڵان و هاوکاری فەرمانگە حکومیەکان بوون یەک لەو گرفتانی کە ئێمە بە بەردەوام هەمان بوو وەکو باسم کرد تەنیا تەمەشای منداڵ دەکرا وەکو کۆمەڵێک پێداویستی بەڵام لە پرۆژەی تەنیانیت شیانەوەی لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و خێرزانی یەکەکە لەو شتە گرنگانەی کە لە پرۆژەی تەنیانیتدا هەیە ئێمە لە پرۆژەی تەنیانیت لە ڕێگەی ئەو داتابێسەوە یاخود ئەو داتە ئینتەریا تانیتمان ئێمە هەمومان ئاگامان لە یەک بیتن بۆ نمونە کە من راپۆرتی توێژەری کۆمەڵایەتی بەیانی دەبینم و راپۆرتی توێژەری کۆمەڵایەتی ئێوارە دەبینم و دادەگ و مامۆستایەک وەکو نیتوۆرکێکی لێ هاتێ کە ئێمە بە بەردەوام ئاگامان لە ڕەوشی منداڵەکان هەیە زۆر سوپاستان دەکەم ئەوەی کە لەک لە من زۆر زۆر گرینگە کە ئەمڕۆ کاری کۆمەڵایەتی ئەرچی هەمومانە تەنها بە تەنیا ئەرچی حکوومەت نییە و دام و دەستگا حکومیەکانیش کۆمەڵک پرەنسیپی ئیداری تێدا هەیە کە ئەو پرەنسیپانە زۆر جاروەیە لەگەر خزمەت گوزاریەکان ناگونجێ بۆیە ڕێکخراوەکان و دەستگاکان کارێکی گرینگە کە هاوکاری دام و دەستگا حکومیەکان بن زۆر سپاس بۆ جەنابتان و کاتێکی باش زۆر سپاس بۆ کاکزەیتۆ دەستی ماندووبوونتان دەگوشین زۆر ماندووبوون لەگەڵ منداڵانە ئێستا داوا لە کاک سیامەن دەکەم ڕێخەری پرۆژە لە دەستگای ڕوانگە بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتارەکەی سەرەتای قسەکانم پێم خۆشە بۆ دەست پێ بکەم هیچ کەسێک هەیە لە ئێمە کە حەز نەکە ڕۆژانە لە لای دایکی دابنیشێ هیچ کەسێک هەیە حەز نەکە بەوەی کە ڕۆژانە باوەش بە دایکی دابکە بێگومان وەڵامی هەمومان بەڵێ هەمومان حەز دەکەین لە تەمەنێکدان ئێستا ئێمە کە ڕەنگە لەوە دەرچوو بین بەڵام ستیڵ هەر ئەومان لا خۆشە کە لای دایک و باوکمان دابنیشین باسی خۆشیەکان و ناخۆشیەکانی ڕۆژانەی بۆ بکەین بەڵام کۆمەڵێک منداڵ هەیە کە بەداخەوە لەم سۆز و خۆشەویستی داک و باوک بێبەشن و دڵنیام لەوەی کە ئامادەبوونی ئێوە لێرە مانای خەمخۆریتانە بۆ ئەو منداڵانە و ئێمە لێرە کۆبوونێتەوە تاوەکو ڕێگا چارەیەکی باشتر بەردەوامی بکەین ئەو پرۆژەیە وە زیاتر گرنگی پێ بدەین ئێمە لە ڕوانگەی خەمخۆریمان بۆ ئەم بابەتە وەکو دەستگای ڕوانگە بە ڕوحیانەتێکی واوە کە ئەو منداڵانە بە منداڵی خۆمان بزانین دەست پێشخەری پرۆژەی تەنیانیتمان ڕاگەیاند ئێمە پرۆژەیەکمان دروست کرد کە بتوانین سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین بۆ بابەتی پەروەردەیی چۆن وا بکەین ئێمە تەکنۆلۆژیا لە خزمەتی ئەم منداڵە چاوگەشانە بەکاربێنین چۆن وا بکەین پلانی و ڕۆژانەی ئەو منداڵانە دیاری بکەین وا بکەین کە منداڵ بزانێ پلانێکی هەیە کە دەبێت لەسەری بڕوە چۆن وا بکەین کەسێک ڕۆژانە پلانەکانی خۆی بزانین کە ژیان پلانە کە پلانێکت هەبوو دەتوانی لەسەر پلانەکەی خۆت بڕۆی تاوەکو داهاتوێکی گەشتر و داهاتوێکی جوانترت هەبێ بەڵام بێگومان وەکەر پرۆژەیەکی تر هیچ پرۆژەیەک بێکەم و کوڕی نابێ بێ ئاڵێنگاری نابێتن ئێمە لە دەستگای ڕوانگە 15 ستافمان دامەزران کە ئەمانە هەموو ستافێکن کە خەریزی دەرچووی دەرونین پەروەردەی دەرونین بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستیان بە کۆمەڵێک ڕاهێنان و ترینینگ هەیە تاوەکو باشتر و ڕێکتر بتوانن خزمەتی ئەمە منداڵانە بکەن بەهۆی کە بووی کەمی کاتەوە ڕەنگە بەڕاستی نەماتوانی بێت هەموو ئەو ترینینگان یاخود ئەو هەموو ئەو ڕاهێنانەی کە منداڵ پێویستی پێیە بۆیان دابین بکەین یەک لەوانە کە زۆر بە گرنگی دەزانین فریاکەوتنی سەرەتاییە کە بەداخەوە بۆی کەمی کاتەوە نەماتوانیوە بۆیان دابین بکەین یەکێک لەو شتانەی کە بەردەوام لە گۆڕاندایە ئەویش پێویستەکانی منداڵە فەئەکید دەبێت پێویستەکانی منداڵ بە گوێرەی کات بە گوێرەی پێویستەکانی منداڵ بگۆڕێ بەڵام خۆشبەختانە
ئێمە پرۆژەکەمان ئەپلیکیشنەکەمان بە جۆرێک دروست کردووە تاوەکو لەگەر ئەو کاتە و ئەو سەردەمەی کە منداڵ پێویستی پێ بگونجێتن بتوانێت بەردەوام فیچەری نوێ تایبەتمەندی نوێ بۆ ئەم پرۆژێ زیاد بکرێتن واکیت ئەگەر بێن سەردانی خانە بکەن بە خۆتان شاهێدی ئەوە دەبن کە دەستگای ڕوانگە بە هاوکارانی برایانی خانە توانیویانە سیستەمێک یاخود ئەپلیکیشنێکی وا دامەزرێنن کە بتوانێت خزمەتی منداڵەکان بکە و ئێمە بۆ بەردەوامی ئەو پرۆژەیە هەر لایەنێک هەر جیهەتێک کە بیەوێ هاوکارمان بێتن بە هەر زۆر لە زۆرەکانی پارتنەرشیپ ئێمە پێشوازی لێ دەکەین تاوەکو ئەو پرۆژەیە زیاتر بەردەوام بێ دەست لە ناو دەست بتوانین ئەم پرۆژێ بگەینە ئاستێک کە لە ئاستێکی جیانیدا بێت منداڵ بتوانێت دوا ڕۆژێکی باشتر پێشکەوتوتر بۆ خۆی دامەزێنێتن بابەتێکی تر کە ئێمە بەڕاستی وەکو بڵێن کەنسێرنێک دەیبینین ئەویش شوێنی یاخود شوێنی ئەوەی کە خانەی تێدا کەوتووە ئەکید کەسمان حەز ناکەین بەوە کە کەسی بەرامبەر بە کێشە و گرفتەکانی ئێمە بزانێ بەڵام ئەو شوێنێک کە خانەی تێکەوتووە لە شوێنێکە ڕەنگە وتان بزانن کە لەسەر بڵێن جادەی شۆڕشە شوێنێکی زۆر کراوەیە هەر منداڵێک کە دێ یاخود کە خێزانێک کە دێ ئەو کەسێک کە بێت تا تێپەردە یەکسەر دەزانێت ئەو کێشەیەکی هەیە بەهۆی کێشەیە کۆ منداڵەکە هێناوە یاخود ئەو منداڵێک کە لێوەیە کەواتە کێشەی خێزانی هەیە یاخود بێدایک و باوکە ڕەنگ ئەوە شتێکی زۆر ئاسایی بێ بەڵام تا ئێستا بەداخەوە کۆمەلگای ئێمە نەگەیشتەوە ئاستەی کەمە بە شتێکی نۆرمال ببینێ بەڵێ دایک و باوکی نییە ئاساییە بەڵام شتێکی تر هەیە ئەویش کە زیاتر بەلا ئێمە گرینگە دیزایانی ناوەوەی خانەیە دیزایانی ناوەوەی خانە بەڕاستی بە زۆرێکە منداڵەکان تێکەڵن ئێمە دەبێت جیاوازی دووشت بکەین ئەو منداڵێک کە دایک و باوکی نییە و ئەو منداڵە بۆی کێشەیەکی خێزانی و هاتووە چونکە ئەوی بەکەوەی کێشانی خێزانی هاتووە ڕەنگە سبێنی دایک و باوکی بیباتەوە بەڵام ئەو منداڵە کە لێرە دەیبینێ منداڵێکی تر هاتووە و دایکی دەیباتەوە پێتان وایە لە ڕووی دەرینەوە ئەم منداڵە چۆن دەبێت پێتان وایە منداڵە چۆن بیر دەکاتەوە کە دایک کەسێکی نییە دایکی نییە باوکی نییە هیچ خزم و کەسێکی نییە بیباتەوە لای خۆی و شتێکی تریش بەڕاستی ئەوەی کە دروست کراوە بڵێن دیزاینەکە بە شێوێکە خانەی کوڕان و خانەی کچان ڕەنگە بۆ ئۆتەمانی کە گچکەن شتێکی ئاسایی بێ کە بچووکن بەڵام منداڵانەی کە تەمەنیان کچ و کوڕانە کە 16 ساڵ و 17 ساڵ و 18 ساڵە ڕەنگە بۆ کۆمەلگای ئێمە تا ڕادەیەک شتێکی گونجاو نەبێتن بەڕاستی ئێمە زۆر بە زۆر دەبی سەری ئەوە بکەین کە هیچ شتێک ڕوونەدا بەیانی ئێمە بڵێن دڵمان پێی بێشێتن فداوا لە حکومەت دەکەین تکایە شوێنێکی باشتر دیزاینێکی باشتر بۆم خانەی دابین بکەن نردنی منداڵ بۆ خانە بێ ڕەچاوکردنی کۆمەڵێک تایبەتمەندی خانەی بێسەرپەرشتان خانەی نەوجەوانان کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەوەی کە لە مەحکەمەوە دەنێردرێتن بەڕاستی کۆمەڵێک تایبەتمەندی بەرچاو ناگیرێ ئەویش یەک لەوانە ئەو منداڵانی کە نەخۆشن بۆ نمونە کە منداڵێکی ئۆتیزم دەنێرن منداڵی ئۆتیزم شوێنی خۆی هەیە کە دەبێت بڕات ئەوێ یاخود منداڵێک کە تەمەنی سەروی 18 ساڵە 20 ساڵ و 23 ساڵە ئەوە شوێنی خانە نییە کە منداڵە دەنێدرێت ئەوێندەر ئەوە بربەستێک یاخود سعوباتێک دروست دەکاتن لە بۆ ستافەکان چۆن بتوانن مانێجی بکەن کە منداڵێک ئۆتیزمی هەیە ئەکید قورسە بتوانی چۆن مامەڵی لەگەڵ بکەیت چونکە ئەوە کەسێکی تایبەتمەندی خۆی هەبێ کە زیاتر لە بەسەر بابەتەکە دەزانێ کێشەی کەمی پاس یەک لەو کێشانەیە بەڕاستی کە ئێمە لە خانە هەمانە ئێمە لە خانە تەنها 2 مینی پاسمان هەیە لە کاتێدا کۆمەڵێک منداڵمان هەیە ئەم کێشەیە زیاتر لە کاتی قوتابخانە تووشمان دەبێ ئەویش کاتێک پاسەکان دەردەچن ئەو منداڵانەی کە تەمەنیان کەمترە لە تەمەنی چوونە قوتابخانە لە خانە دەمێنن لە حاڵەتێک کە خوانەکە هەر حاڵەتی نەخوازوا ڕووبدا هیچ وەسائلێکی گواستنەوە نییە تاوەکو منداڵە بگەنێتە مستەشفە کەمەش بەڕاستی وەکو ریسکێک دەیبینین ئەمە کە لەسەر جانی منداڵەکان کێشەیەکی زۆر گرنگمان هەیە کێشەی نەبوونی ناسنامەیە ئەکید من زۆر دڵنیام لەوە حکومەت و ڕێکخراوەکان هەموو کارێکی ئێمە بۆ ئەوێ تاوەکو نەخوێندەواری نەهێڵین ئەوە شتێکە کە هەمومان دەمانەوێت نەخوێندەوار نەمێنێ بەڵام بەداخەوە کۆمەڵێک منداڵ هەن لە خانە کە ناسنامەیان نییە کە ناتوانن بڕۆن لەبەر پرۆسەی خوێندن ئێمە خۆمان و کاکزەی کە لێرەیە چەند جارێک کتابمان کردووە زۆر کتاب کراوە بەڕاستی تاوەکو وەکو ئیستثنایەک بکرێت لە بۆ منداڵانێک کە مستەمسا کاتیان نیە بتوانن بڕۆنە بەر پرۆسەی خوێندن چونکە خوێندن لە کۆتاییدا دوا ڕۆژی ئەم منداڵەیە دوا ڕۆژی ئەوەیە کە منداڵێک ببێتە دکتۆرێک کەسێک شانازی بەخۆی بکە ئێمە شانازی پێوە بکەین فتکا لە وەزارەت پەروەردە دەکەین تکایە ئیستثنایەک دەربکەن بۆ ئەو منداڵانە
تا بڕوانە بڕۆنە بە پرۆسەی خوێندن لە پرۆسەی خوێندندا نەبڕێن. بڕیار حکومەت سەبارەت بە دامەزراندنی ئەو منداڵانەی کە سەروی 18 ساڵە بڕیارێکی دروستە، بەڵام پێویستە کۆمەڵێک تایبەتمەندی هەبێ تاوەکو لە شتێک دووربین. ئەویش ترسی ئەومان هەیە بەڕاستی ئێمە عیلەیەک منداڵەکەی بێنێتە خانە تەنها بۆی حکومەت ئیش بداتە منداڵەکەی. بەڕاستی ئەو یەکێک لەو ترسی ئێمە لەو بڵێن بڕیارەی حکومەت. بەڵام شتێکی گرنگتر هەیە لە بۆ منداڵانی کە سەروی 18 ساڵن، ئەویش شوێنی مانەوەیانە کە منداڵ 18 ساڵی تەواو کرد دەبێ بڕوە، بەڵام لەکوێ ببینێتەوە؟ ئەوە گرینگە بەڕاستی. من خۆم ئێستا کە تەمەنم 31 ساڵە تا ئێستا خانووی خۆم نییە. چۆن منداڵێک کەسێک 18 ساڵە بتوانێت ئەوەیەک بۆ خۆی دابین بکە، سەکەنێک دابین بکاتن. فبەڕاستی ئێمە ئەوە بە ئەرچی حکومەت دەزانین کە شوێنێک بۆ ئەو منداڵانە دیاری بکاتن. فتکایە با ئەمە لە بەرچاو بگرین، ئەوانە منداڵی ئێمەن، دوا ڕۆژی ئێمەن، بتوانین باشتر و چاکتر داهاتویان دیاری بکەین. خێرخواز بەڕاستی شتێکە جێگا شانازیە. ئێمە زۆر سپاسی خێرخوازان شاری هەولێر دەکەین کە هەمیشە سپۆرتی هاوکاری خانەبوونە. بەڵام ئێمە با شتێکمان لەبیر نەچێ کە ئێمە لەوێ پرۆگرامێکمان هەیە، بەرنامەی ڕۆژانەمان هەیە. کاتێک خێرخوازێک بەبێ ئەوەی کۆنتاکت بکە یاخود کۆردنێشنێک بکە لەگەڵ بەڕێوبەری خانە، پلانەکان تێک دەداتن. بەڵام ئەگەر هاتوو ئەوان سەرەتا لەگەڵ بەڕێوبەری خانە قسەکرا بەڵێ ئێمە ئەوڕۆ دێن لە بۆ ئەو بابەتە دیاری کراوە، ئێمە توانین پلانەکە بەجێرە ئەوە دابنێن تاوەکو منداڵەکان لە پلانەکانی خۆیان دانەبڕن، بەجێرێک پلان دابنێن کە لەگەڵ پلانیخانی خۆیان بگونجێ و لەگەڵ خێرخوازەکەش بگونجێ. شتێکی تریش بەڕاستی وا باشترە بۆ ئێمە سەرەتا کە خێرخواز هاوکاری دێنێ لەگەڵ خانە قسە بکە، بزانە پێویستەکانی منداڵ چییە، نەک ئەوەی خێرخوازێک بۆ نمونە قەمسەڵەیەک دێنێ، خێرخوازم قەمسەڵە دێنێ، خێرخوای سێمش قەمسەڵە دێنێ، بەڵام ئەو منداڵە پێویستی بە قەمسەڵە نماوە، پێویستی بە شتێکی ترە کە دەکرێت ئەو خێرخواز لە ذاتی قەمسەڵە بە شتێکی تر بیگۆڕێتەوە. فتکا دەکەین بە ئەوە لە بەرچاو بگرین، بزانین منداڵ پێویستی بەچی هەیە. و لە کۆتاییدا بۆ ئەوەی ئەم پرۆژێ سەرکەوتوو بێ، تکایە بە هەمومان دەست لە ناو دەست هاوکاری یەکتر بین، سەپۆرتی خانە بکەین تاوەکو ئەم منداڵانە داهاتوێکی باشتر و گەشتر بۆ ئەم میلەتە بۆ ئەم نیشتیمانە دابین بکەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس کاکسیامەند بۆ پێشکەشکردنی ئەو وردەکاریانەی کە لە پرۆگرامەکە هەیە و ئەو پێویستیانەی کە پرۆگرامەکە و خانەی بێسەرپەرشتان یاخود خانەی نوجوانان پێویستی پێیەتی لەم کاتەدا. ئێستاش داوا لە بەڕێز کاکسامان دەکەم بەڕێوەبەری پرۆگرامەکان لە دەستگای ڕوانگە بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەڕێزان باینتان باش، زۆر بە خێرهاتنی جەنابتانەکەین ئێوەی خەمخۆر و هاوسۆزی مناڵانی بێسەرپەرشتان. وابزانم لە دوای ئەو هەموو وتە بە نرخانەی کە باس کرا کە برادرانی پێشتر و هەموو هەواڵەکان کە باسییان کرد، لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە پرۆژەی یانە چەند گرنگ و پیرۆزە بۆ دروستکردنی مناڵێکی ئەمڕۆی خاوەن پەروەردە و سایکۆلۆژیایەکی تەندروست و گەنجێکی داهاتووی سەرکەوتوو بەرهەمهێنەر. ئەمە دروست ناکرێت گەر هەمومان پێکەوە دەستنا و دەست نەبین و پێکەوە ئەم شتە بنیات نەنین. وەک دەستگای ڕوانگە کە لە سەرەتاوە لەگەڵ وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی و خانەی نێوجوانانی هەولێر کە دەست لەناو دەست پێکەوە ئەم پرۆژەیە بە دوو مەرحەلەیە ڕەت بووین، 6 مانگ بوو. ئێستا ئێمە وەکو دەستگای ڕوانگە لە داهاتووی ئەم پرۆژەیە لە گفتوگویەکی ناوخۆیی داین. ئەم گفتوگوی ناوخۆیە کە دوو شێواز بەخۆیەوە ئەگرێت. شێوازی یەکەم ئەوەیە کە ئێمە بە هەمان شێوەی ڕابردوو بە 6 مانگ بەردەوام بین هەتاکو ئێمە هەر فەیسێک لەو فێسانە بزانین ئێمە چیمان کردووە و بەرەو چۆ ئاڕۆین و لە کوێیە خەلەلمان هەیە چۆن بەرەو پێشی ببین. ئەمە یەکێکە لە ئۆپشنەکانی کە دەستگای ڕوانگە لە کاتی ئێستادا لە گفتوگۆی ناوخۆیدان. شێوازێکی تر ئەوەیە کە پێشتریش تەبعان لەگەڵ حکومەتە باس کراوە کە دەستگای ڕوانگە خانەی نێوجوانانەکە بە کاملی وەربگرێت، هەموو تاسکەکان یاخود هەموو کارەکان بە کاملی وەربگرێت، پاڵپشتێکی دارایی بۆ پیا بکات و هەروەها لە جانیبی حکومەت کە
متمثلة بوزارة کار و کاروبار و کۆمەڵایەتی کە ئەوان شوێنەکان یاخود خانووەکانمان بدەنی ئەوی کە ئێستا مناڵەکانی تیان و هەروەها بەشێک لەو بودجە یاخود ئەو دارایی کە تەرخان کراوە بۆ ئەم پرۆژەیە بتوانێت بەشداری پێ بکە بۆ ئەوەی هاوشان لەگەڵ دەستگای ڕوانگە پێکەوە بتوانین ئەم پرۆژێ بەڕێوە بین و بەسەرپەرشتی گشتی وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەوان دوا لەسەرەوە هەر ئەوان ئیشراف سەر مەشروعەکەن. بەڵام ئەم بەشەی دووەم بەشی کە بە تاوەتی وەرگێتەوە ڕوانگە پرۆژەکە ئێستا حالیان وا لە هێشتان وا لە کاتی یعنی لە مفاوەزاتین لەگەڵ حکوومەتە لەبەر ئەوەی تۆزێک دواکەوتنی تێکەوت لەبەر ئەم چەند ڕووداوانی بەغدا کە ڕوویدا و محکەمەی فیدرالی و وەفدی دانوستانن زۆرە چێ بە بەغدا و دێتەوە فە تۆزێک مەجال نەبوو ئێمە لێرە لەگەڵ حکوومەتە بگەینە ئیتفاقێکی نهایی بۆ ئەوەی کە ئەم کام شێواز بەکاربێنی لەم دوو شێوازی کە هەیە هەر شێوازێک هەڵبژێر بدرێت لە کۆتاییدا لە خزمەتی ئەم خانەیە یاخود ئەم مناڵانە ئەمێنێتەوە. ئینشاڵڵا ئێمە لە داهاتووکی نزیکە ئەتوانین بگەین بە خاڵی کۆتایی ئەمە لەسەر کامیان ئەڕۆین بەڵام ئێمە لێرە سەراحەت جەنابتان لێرن زۆر پێویستمان بە یارمەتی ئێوەی بەڕێزە وجودی ئێوە لێرە هاتنی ئێوە بۆ ئێرە هاوخەمی ئێوەی نیشاندا دڵسۆزی ئێوەی نیشاندا بۆ ئەم مناڵانە من ئەمەوێت بەم مناڵانی بێسەرپەرشتانی خانی نەوچەوانانی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە و هەموو کوردستان ئەوانەی لە دەرەوەی خانشن پێیان بڵێن کە هەموو باوکێکی ئەم وڵاتە باوکی ئێوەیە کە هەموو دایکێکی ئەم وڵاتە دایکی ئێوەیە هەموو کوڕکسێکی ئەم وڵاتە خوشک و برای ئێوەیە ئێوە لێرەوە لەم سەکۆیەوە ئەتوانین ئەم مەسەجیان بۆ بنێرین کە بەڵێ ئێوە تەنیانین بەڵام ئێمە ئەبێت ئەم شتە بە واقعی تۆزێک بیسەلمێنین ئەویش لە ڕێگەی کە پێویستمان بە یارمەتی ئێوەی بەڕێزە پێویستیی دارایی و غەیری دارایی ئێمە ئەتوانین لە ڕێی با بڵێن ڕاوێژکاری یاسایی بێت خولی ڕاهێنان بێت پرۆگرامی تر هەیە و بە هەموو شێوەش ئێمە ئامادەین ئەگەر بێت و ئەم پاڵپشتیا ئەگەر بە فول بێت بە تەواوی بێت یاخود پارشەڵ بێت کە یان جوزئی بێت چونکە هەر بەشداریەک هەر یارمەتیەک لەلایەن زەنابی بەڕێزدانرانی ئێوە پرۆژەکە بەرەو پێشەوە ئابا بۆیە ئێمە هەمومان پێکەوە بە یەک دەنگ لەگەڵ ئێوە بە ئەو مناڵاناڵێن بەڵێ ئێوە تەنیانین زۆر سپاس بۆ بەڕێز کاکسامان دەمەوێت لێرەوە ئاماژە بۆ شتە بکەم زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ بەخشینی ئەو متمانەیە بە دەستگای ڕوانگە کە بتوانین بە هەر شێوازێک بێت لە شێوازەکان ئێمە بتوانین خزمەتی ئەو بێسەرپەرشتانە بکەین خزمەتی ئەو بێنازانە بکەین خزمەتی ئەو بێدایک و باوکانە بکەین لێرەوە دەمەوێت زۆر سپاسان بکەم کە هاتوون لێرە ئامادە بن و جۆ لە ئێمە بگرن و جۆ لەو منداڵانە بگرن کە بێسەرپەرشتن و پێویستیان بە هاوکاری ئێوەیە من لێرەوە داواتان لێ دەکەم کە هەمووان تکایە دەست لە ناودەستی یەک بین لێ نەگەڕین داهاتووی ئەو منداڵانە بەرەو ئاقارێک و بەرەو لایەک بڕوات کە دیار نەبێت و تەمومژاوی بێت و بەڕاستی لە داهاتووە کەسێکی باشیان لێ دەرنەچێت لە کۆمەلگا هەمووان با پێکەوە هاوکاری یەکتری بکەین بۆ ئەوەی بەرەو داهاتوویەکی گەش و ڕووناکیان ببین بۆ ئەوەی منداڵەکان تووشی ئەم حاڵەتانە نەبنەوە بۆ ئەوەی کە لە داهاتوو کەسێکیان لە دەربچێت خزمەتی کۆمەلگا بکەن خزمەتی ئەو دایک و باوکانە بکەن کە خەریکە لێک زیادە بنەوە و داهاتووی منداڵێک دروست دەکەن کە بە هەمان شێوەی داهاتی ئەمانی لێ هات بێت من داواکارم لە جەنابتان ئەگەر هەر پرسیارێکتان هەیە تیمی یانە لێرن بۆ ئەوەی کە جوابی پرسیاری بەڕێستان بدەنەوە هیوادارم لە دوای ئەم بۆنەیەوە هەرێکێک لە ئێوە دەستی هاوکاری درێژ بکات بۆ ئەوەی داهاتووی ئەو چاوگەشانە ئەو پەپولانە بەرەو داهاتوویەکی گەشت ببین کە بزر نەبن لە ناو کۆمەلگا و تووشی ئەو مەسارە خراپانە نەبن کە لەوانەیە چاوەڕێیان بکات لە داهاتوو تووشی ببن دووبارە بە خێراتنی هەموو لایەک دەکەم فەرموون ئێستاش بۆ پێشکەشکردنی پرسیارەکانتان دوو پرسیارم بۆ ڕەنگە تۆزەک تەکنیکی بی ڕەنجی بەردەستی ئەو ئەپلیکیشنە
یعنی بۆ هەموو خەڵک بەردەستە یان بەس لە بۆ دەستگا حکومی و ڕێکخراوەکان و هەروەها داتای ئەو منداڵانە کە لە ناو ئەو ئەپلیکیشنە بەردەستە لە ڕووی سکیوریتی و پاراستنی داتایەکان بە چ جۆرەك دەیپارێزن لە مەترسی خراپبەکارینانی داتایەکان یاخود هەر هێرشێکی ئەلکترۆنی. زۆر سپاس. بەڵێ ئێمە لە دەستگای ڕوانگە لە ڕێگای کۆمپانیایەکی بەڕێزۆ بن کە ئەپلیکیشنەمان دیڤلۆپمان کردیە ئەوەی کە لا ئێمە زۆر گرنگە ئەو داتایە کە لەن ئەپلیکیشنەدا هەیە و ئەو ستافەی ئێمە وەستافانی ستافی بڵێن برایانی حکومەت کە لەوێ کارمەندن بە هەمان شێوە ئەو داتان دەبێت هەموو بپارێزرێن نابی لەگەڵ هیچ لایەنێکی دەرەوە شێر بکرێتن. فلایانی خۆمان وەکو بڵێن دیڤلۆپەرەکان دائیم ئاگاداری ئەوان کە لە هەر هێرشێکی ناحەزان بپارێزرێتن و لامان کاتدا ئەو ئەپلیکیشنە تەنها بۆ ئەو ستافانەیە کە لە ناوخانن. بەڵام ئەگەر هەر لایەنێکی بەڕێز بێوێ هاوکاری پرۆژە بکاتن ئێمە دەتوانین زیاتر و زیاتر ئەپلیکیشنەکەی بۆ ڕوون بکەینەوە پێی بڵێن کە فیچەرەکان چین تایبەتمەندەکان چین لە چه بابەتێک زیاد دەتوانێت هاوکاریمان بکە. نیتان باش طبعاً بەر لە هەمووشت دەستخۆشی تایبەت بۆ بەڕێزان لە بەڕێوەبەرەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر و بەڕێزان لە دەستگای ڕوانگە بە تایبەت دکتۆرە ڕوئا کە من لە نزیکەوە ئاگادارم چەندە خەمخۆری ئەو پرۆژێ بوو بەڕێزان لە بەڕێوەبەرەتی چەندە بە ڕۆحێکی جوانەوە لە خزمەتی منداڵاندان. هەڵبەت پرۆژەی تەنیانی دەوڕۆ نوژدەیەکی خۆش بوو بۆ ئێمە کە ئێمەی مرۆڤ دۆست کە لە بابەتی مرۆیی و لە کەیسی مرۆیی کار دەکەین. ئەمە هەمیشە دەڵێن کاتێک کە مرۆڤ بزنس دەکات حەزی لێ خۆی لە پێشەنگ بێ و کەسی لەگەڵ نەبێ. کاتێک سیاست دەکات دەیەوێ خۆی پێشەنگ بێتن و حزبی حاکم بێتن و ئەوانی تر هەمووی لە دوای بن. بەڵام لە کاری مرۆیی ئەو دەستە جەمعیە بەیەکەوە کە ڕێکخراوەکان لێرە دانیشتوین لە ڕاگەاندنی پرۆژەیەکی وەکو پرۆژەی تەنیانی ئەوەت بەڕاستی جێی تەقدیرە. ئێمە دەمانەوەی ئەو بەرەیە هەمیشە فراوان بێتن هەمیشە لە تەنیشت خۆمانەوە و لە تەنیشت دەستگای ڕوانگە دەستگای لەو شێوازە ببینین کە لە خزمەتی منداڵاندا بێ. هەڵبەت بێمە سەر پرسیارەکە بە تایبەت پرۆژەی تەنیانیت باستان لە منداڵانە کرد کە لە خانەی نەوجوانانن واتە ئەو منداڵانەی لە تا تەمەنیان دەگاتە 18 ساڵ. ئایا ئەو پرۆژەیە ئەو منداڵانەش دەگرێتەوە کاتێک بە هەمان شێوە لە تەمەنی منداڵی تێپەڕ دەکەن دەگەنە تەمەنی نەوجوانی و لە دەرەوەی خانە ناچارن ژیان بەڕێ بکەن. باستان لەوە کرد کە یەکێک لە بابەتەکان ئەوەیە کە حکوومەت ئەو فرسەتەی فەرەهام کردیە دامەزراندنیان لە حکوومەت بۆ بکرێ. بەڵام دوای هەژدا بەدڵنیایی و ئەگەر بخوێنن پێویستیان بە کۆلێژ هەیە پێویستیان بە شوێنی مانەوە هەیە پێویستیان بە چاودێری هەیە. دوای ئەوە پرۆژەی تۆ تەنهانی تا چەند گرنگیان پێدەدا چونکە ئێمە لە دەستگای خەرخوازی بارزانی 3 کەیسمان هەیە. ئەو 3 کەیسە هەر سێکیان لە خانەی نەوجوانان بووینە کاک شێخ تۆ ئاگای لێیە هەر سێکیان لەوێن دەر ژیانیان بەسەر بردووە. ئێستا لە دەستگای خێرخوازی بارزانی مۆزەفن و لە هەمان کاتیشدا موچە وەردەگرن. یەکێکیان 2 منداڵیشی هەیە سپاس بۆخوا خانووی خۆشی هەیە دووەکەی دیکە لە نێو دەستگا دەمێنەوە شوێنی مانەوەمان بۆ دابینکردینە. بەڵام ئەوانە و فرسەتیان هەبوو بگەنە ئێرە ئەی ئەوانی دیکە و لە ڕووی دەرونیەوەش بەڕاستی هەر نمونەیەکتان بۆ بین یەکێک لەوانە لەو ماوەیە دەرگای بە ئێمە گرت و گوتی کاکە من خۆم دەکوژم کاکە لۆ چ مشکلت هەیە ئەتوو لە ناو مواسسەی دوا دەکەی وا دەکەی گوتی ئەمن هەموو شتێکم هەیە لێرە بەڵام بیر لە داهاتووی خۆم دەکەمەوە دەبنی نزیکەی 31 ساڵێکە نە منداڵم هەیە نا خێزانم هەیە نا کەسم هەیە شەوان ئەمن نازانم بچمە چێندە لەگەڵ چێ تەعامل بکەم. اینجا هەستاینە دکتۆری دەرونیمان بۆ دابین کردیە لەگەڵی دانیشتیە ڕۆژانە بە خۆمان زیاتر گرنگیمان پێدایە. ئەوە نمونەیە کە لەوانەیە لە چەندین نمونەی دیکە کاتێک کە دەگەنە 18 ساڵ و دەردەچین لەو خانەیە. ئایا پرۆژەی تەنیانی پلانی چییە بۆ ئەو منداڵانەی کە دەگەنە تەمەنی 18 ساڵی؟ زۆر سپاس. ئەو کاتتان باش زۆر سپاس. دەستخۆشی لە دەستگای ڕوانگە دەکەین کە هەروەک لە سەرەتا ئاماژە پێدرا زۆر جاران وا تەفسیر دەکرێت کە تەکنۆلۆژیا بوویتە هۆکاری ئەوەی گاپەک لە پەروەردە دروست بکە لە کۆمەڵگەی بابرین تازە پێگەیشتی وەکو ئێمەمانان. بەڵام خۆشبەختانە تەکنۆلۆژیا ئەمە دەکەین هۆکارێک لە بۆ پەروەردە ئەوەیان جێگای دەستخۆشیە و سپاس لەوە بۆ وەزارەتی کار و بەتایبەتی چاودێری کۆمەڵایەتی هەولێر بۆ ئەو خزمەت گوزاریانە. و وەک ئاماژە پێدرا ئەو هۆکارانەی کە کاکزەی تۆش ئاماژەی پێدا لە بواری یاساییەوە و لە بواری ئابووریەوە
لە بوارە یاسایەکەی ئەمە دەتوانین وەکو ڕێکخراوەمدار پارێزی کوردستان وا بڵێن کە زیاتر ئەدڤۆکەسی بکەین لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆی یاسای پاراستنی منداڵ بچێتە پەرلەمان و ئیقراری لەسەر بکرێتن کەەوە دەبێتە هەنگاوەکی باش لەو هۆکارانەی کە کاگزیت و ئاماژە پێدا و هۆکارە ئابوووریەکانیش یەک لەو گاپانەی کە ئێستا هەیە لە مەسلەی ئەکتیڤ نەبوونی چاودێری خێزان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەبەرەوە دەبین دەستگا خێرخوازیەکان دێدەبەیدا لە بۆ سپۆنسەرکردنی ئەو خێزانەی کە بە هۆکارێک لە هۆکارەکان یەکێک لە خێزانەکانی لە دەست داوە دایکە یاخود باوکە بۆیە من دیسان پێشنیارم لە کۆبرەوەی تریش پێشنیارمان لە وەزارەتی کار نازانم چ وەزارەتێک لە ڕووی یاساییەوە دەتوانێت ببتە هۆکاری ئەوەی بۆردێک لە نێوان موئەسەسە خێرخوازیەکان دروست بکرێت بە تایبەتی لە مەسایلی سپۆنسەرشیپ کۆ ئەوە ئەمە هەستمان پێکردیە زۆر جاران دووبارە بوونەوە ڕوودەدا زۆر جاران کارهینان خراپ بەکارهینان لەلایەن کەسانی گەورەوە لەو مەسەلە خێرخوازیە ڕوودەداتن هەروەگە ئاماژە پێدرا بۆیە پێم باشە ینی مەسەرەن بۆردێک هەبی کە هەم مەنیجمنتی ئەو مەسلەیە بکرێ هەتا ئەوەکو ئەو کاتێک کە چاودێری خێزان لە حکوومەت یارێم ئەکتیڤ دەبتەوە لەوەی بتوانین باشتر خزمەت گوزاری لە ڕووی ئابووری و پێشکەش بۆ خێزان بکرێن کە فعلەن پێویستیان پێەیە و لایەنێکی تری ئەو مەسلەیە کە ئاماژە پێدرا مەسلەی دوکمنتیشنی منداڵان بەڕاستی ئەمە وەکو ڕێکخراوەمدار پارێزی کوردستان کە بەشی یاساییمان زۆر سەرقاڵی ئەو کێشەین پرۆسیزەرەکان لە ڕووی یاساییەوە هەندێک زەحمەتە و لۆیە مەسەلەن پێویستیمان بە زیاتر لێک تێگەیشتنی هەروەک ئاماژە پێدرا کە بەڕێز وەزیری دادیش لێرە ئامادە بوو پێویستی بە تێگەیشتن بابرین دانیشتنی ئەو لایەنە پەیوەندیدارانە هەیە لەوەی زیاتر ئەو معوقاتانی دێتە پێش لە مەسلەی ناسنابەی منداڵان بەڕاستی چکە هەم لە ڕووی قانونی یاسای عراقیەوە ئەو پرۆسیزەرە بەخۆی تۆزێک زەحمەتە و هەمیش لێک بە دوورکەوتنەوەی لایەنەکان پرۆسیزەرەکان هەندێک تر زەحمەت دەکاتن زۆر سپاس بەشێکی سەرەکی بۆ باس ئەم ئیڤنتە ئەوەیە ئەو نیقاشە بێتن تا ئەو جۆرە گفتوگۆیە بکەین چونکە مەوزوعێکە و هەیە و معالجاتی فەردی کراوە بالمناسبە بەس ئەوەیە چۆن ئەوە بیتە شتێکی سیستماتیک بالضبط و في النهاية تا ئێستاش ینی وڵاتەکەش بەو شێوازەیە تا ئێستا حکوومەت قیادەی ئەم بابەتە ئەکاتن و ئێمە ممکنە لەوێ یارمەتی دەربین تا ئێستا حتا پێناسەی خودی ئەو کەسانەی کە لەوێنە مەوزوعێک ینی دیسان ڕاستی شخصيا بريس كاك يوسف وبريس كاك زيتو بشخصه وراستي مساعد ومساهم لقل او بريزاني كلوي يعني كاردكن بصمي شخصي تاستا يعني سيستم بقدر او اندر ريقا نادت انه ري خوشكرنيه بقدر او اندر راسي مسحه شخصيه ك تاثيري بوزيتيف ها لبروا دوباره وسيباره زوس باسي جناب ياندك مقصدهم هندك لو بريزاني دينا ابي رنقه بروجيك بيتن راست اونيه كعمري حفده صال بيت بروجيك بس القصد يعني فأو نازم شون معاملة قلبك فكاتك الله يخبط هاي بتيجي له هجدة صال تيبري شون معاملة بكي بسيارك أبيت أوا كبيم خوش أو نقاش زياتريش بكريتن إنه أوا بو أو كسابيتن كيتيم الأب والأم لو بمينيت إنه بيتا شان صال لو تأنجا مستحقية أو بيتشوك أجر كابرايك بيت بو نمونا بو مانجك بو شش مانجك أوش همان مستحقية أبي ترى محتاج قسيت أو تايستا كراوة أم بريزانة وهندك تشيروكي فعليا هبويا أم جمعة أبو لقال بريز كاك زيتو مثلا باسي عندك حالاتي ذكر على المستوى الشخصي حلي كرديا جنابي كاك يوسف على المستوى الشخصي بريستان على المستوى الشخصي إيه مش مثلا بس بو أو ما هو كورتيا دو لوانا عندك لوانا يعني حتى كارمند يجب موضوعي خانو هيك لوانا كذا ما أنا كارمند لا يخومان أوش نازا يعني هر نكتة بس نكتة كي ناخوشة شون كان قال أوان جورة ببو فكاتك بو بهجدا صار ناكري لوي بيتن بو بكارمن لوي كاري كرد بلام شون كان قال يان بخي هندجار شقشيان لأدا شكر وكو خشكي أوان بوي وكو براي أوان بوي فطبيعي بوي لا أو بقير استنازن ككلاوي كتير لسرسريتي استو كارمن دي ناكري وكو جاران اعتيادي بو بس استا أبي ببروتوكول تعامل لقلبك ف دوزينوي هليكار خانو كرينيان حتى إيجار مساعدات فرديانة كراوة بلام شون سيستماتيك بكريتن
ئەمەیە ئەوەی فعلەن ئێمە محتاجە قسە بکەین تاوا لێ بێتن دواتر کە سیستەمەکە هەبوو مەینستریمەکە ئەوانەی کە دێن لەم لاولەوە بۆ یارمەتیدانەکە ئاسانتر دەبیتن بەڵام تا ئێستا ڕاستی نییە حاڵاتی فەردی هەبووە مساعداتیش کراوە بەڵام ئەوەیە سیستماتێک نییە ڕاستی بۆ جەنابش ڕاست قسەی جەنابتە خۆشبەختانە بەڕێز مامۆستا فەرسەد دیارە لەگەلی بوو گوتی فعلنەوە نەقسەیکە پێم خۆشە دواتریش یەکتر ببین تا ئەم باسانە بکەین پێمان خۆشە لەگەڵ بەڕێزتان هەمووتان ینی دانیشتێک لەگەلیان بکەین چۆن ئەوەی موضوعی ناسنامەکان موضوعی محکەمە ئەوە عیلاجێک بکرێت لە مرۆوە ئەو کاتتان باش و زۆر سپاس هەموو لایەک دەکەین کە هەستان بۆ پرۆژەی گرینگە من لەسەر خاڵەکەی کە سیامەند و لەسەر پوینتەکەی جەنابەت کاک عەبدولسەلام لەسەرەوەی کە بە شێوەیەکی سیستماتیک نییە من پێم وایە پرۆژەی تەنیا نییە خودی پرۆژەکە چیتر تەنیا نییە و نابی تەنیاش بمێنیتەوە چونکە بەشێک لە ڕیفۆرم یا چاکسازی لە تۆڕەکانی پاراستنی کۆمەڵایەتی کە دەگەڵ حکوومەت دەکرێت و یەکێک لەوان پرۆژەیە کە بنێوی پرۆژەی سنگل ڕجستری یا تۆماری یەکخراو کە دەبێتە چەترێکی هەمەگیر بۆەوەی هەموو ئەو کۆمپۆنەنتانەی حکوومەت کە بەنەوە خزمەتگوزاری بە تاکی کۆمەلگا پێشکەش دەکەن و یەکێک لە گرنگترینەکانیشان کە منداڵەکانە لەژێر ئەم چەترە کۆ بیتەوە بۆی خزمەتگوزارەکانی حکوومەت چ بەو ئالنگارانی کە ئێستا ئاماژەش پێکرا لە ڕووی ناسنامەوە یا پێدانی یارمەتی بە شێوەی هەرەمەکی بەڕاستی بەبێوەی هیچ کۆردینیشنێک هەبێ هەموو ئەوانە دەخاتە ناو یەکدانە پلاتفۆرم ئەم پلاتفۆرمەشی ئەلکترۆنیکی دەبێ کە لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری دادەمەزرێ هەموو لایەنەکانی حکوومەت لێک کۆ دەکاتەوە و زانیاریەکان وەکو یەکدانە دیجیتال پرۆفایل لێدێ ئەم دیجیتال پرۆفایلە یارمەتی هەمومان دەدا بۆی data driven decision making بکەین یعنی بە پێی ئەو زانیارانەی دقیقی کە ڕۆژانە و یا دەتوانین بڵین بە چرکەسات لەبەردەستمانە یارمەتیەکانمان دابش بکەین چیتر ئەم جیاوازی و ئەم دیجیتال دیڤیژنەکە نەمێنێ ینی پرۆژەیەک لێرە دیڤلۆپ دەکرێت دەگەڵ پرۆژەیەکی دیکە تەواو پێکەوە گرێ بدرێن بەنای خۆی گەورە میهرەبان من دکتۆر محەممەد ڕێکانی داواکاری گشتی لە سەرۆکاتی داواکاری گشتی سەرەتا دەستخۆشی لە ڕوانگە لە بۆ ئەم پرۆسە گرینگە لەسەر دوو خاڵ من وەکو تێبینیم هەیە یانیش مداخەلەم هەیە یەکیان لەسەر ئەوەی کە ئایا ئێمە بە یاسا ئەتوانین چارەسەری گرفت و تاوانەکان بکەین چونکە ئەم پرۆسەیە بۆ چارەسەرکردنی کە گرفتێکی تر لە نێوان خێزان یان لە نێوان ژن و مێردێک ڕوویدا ئیدی کە ئەمە دروست بۆ دەرەنجامی ئەو گرفتە و ئەو تاوانە حقیقەتەن ئێمە زیاتر لە 25 ساڵە لەو وەسەتی مەحاکم کە ئیش دەکەم تا ساڵەکانی 2003-2005 هیچ یاسایەک کە باس لە تاوان دەکاتن ئەڵێتن هەر کەسێک دزی بکات هەر کەسێک کوشتن بکات هەر کەسێک ئەمە بکات ئەمە سزاکەیتی هیچ باسی ئەوە ناکات کە داوا دەکەین خەڵک دزی نەکاتن داوا دەکەن خەڵک کەس نەکوژیتن باس لە ویقایە نییە هیچ لە یاسا و تەشریعات عێراقی هیچیان باس لەوە ناکاتن کە ئێمە چۆن ئەتوانین تاوان ڕوونەداتن چ بکەین هەتا ئێمە دەرەنجامێکی وامان هەبیت کە تووشی تاوان نەبین ئەم ئیحسائیاتانەی کە ئەم بەڕێزانە باسی کرد کە ساڵانە سەدەها کەس لە منداڵ لە نەوجەوان تووشی دزی دەبیتن ئەوانەی کە من ئێستا کە لە دەستەیەکم لە دەستەی ئەحداس و نەوجەوان لە سەرۆکاتی داواکاری گشتی ئەو قەزیانەی کە حەدەس یانیش نەوجەوان تێدا تاوانبارە چ بە دزیکردن چ بە کوشتن چ بە هەر تاوانێکی تر یان بە ئیرهاب یان ئەوانەی کە لەگەڵ داعش بوونە ئەوانە عادەتەن هەر حکمێک دەدرێن ئەبیت تیلقائیەن بچیتە محکەمەی تەمیز کە دەچیتن بەلای سەرۆکاتی داواکاری گشتی دادێتن دەبی ڕای خۆمان لەسەر بدەین لە ماوەی ئەم 3 ساڵێک کە ئەم قەزیانە دێن کە ساڵانە چەندین تاوان لەلای نەوجەوان دەبیتن ئێمە بۆ ئەوەی بتوانین ئەم نەوجەوانە ئەو منداڵە تووشی ئەمە نەبیتن تووشی هەم ئینحراف هەم تووشی تاوان نەبیتن ئەبیت ئێمە لە یاسا دەست پێ بکەینەوە لە پاش 2003 لەو کاتیکە ئیتیفاقیاتی دەولی لەسەر مەسەلەی مکافحەی فەساد و مکافحەی جەرائمی منەظەم هاتوتە ئاراوە بەشێکی گرنگ لە بیدایەتی هەموو ئیتیفاقیات و قانون باسی ویقایەیە باسی خۆپارێزیە باسی چۆن ئەتوانین کە تاوان ڕوونەداتن
و پاشانیش بە خۆشحالیەوە لە قانونەکانی هەرێمی کوردستانیش لە قانونی دەستەی دەستپاکی کە دانرا باسی لە خۆپارێزی لە تاوان و لە گەندەڵیە بویە ئەگەر ئێمە بین تعامل لەگەڵ ئەوەی کە بۆ ئەم منداڵە تووشی ئەم حالە بووە بۆ وای کردووە کە بێت ئێمە بەخێوی بکەین یان بۆ عائیلە و خێزان و ژنومێرد تووشی ئەم گرفتە بووینە ئەبی چارەسەری ئەم گرفتە بکەین هۆکارەکان وەکو مامۆستا زەیتون هۆکارەکان چین ئەبیست چارەسەری هۆکار بکەین لە یەکێک لەو فیلمانەی کە سەیرم کە لە نێتفلیکس باسی ڕەشوە وەرگرتن لەلایەن پۆلیس بوو تەنها پۆلیس چاوپۆشی لە یەک تاوانی بەسیط کرد کاتێک کە کەسێک ئافرەتێکی گرتبوو بۆ ئەوەی تیجارەتی پێوە بکاتن لە پشتەوەی سیارە لە بۆدیەکەی دانابوو و کاتێک کە ڕادەگرن پۆلیس سیر دەکاتن کە مخالفەی زۆری کردو ئەم کەسە لە مەسەلەی سرعەت و ئیجازە نەبوون و نەک لەوەی کە ئەم تاوانەی کردووە بەڵام کە بە دوو وەرەقەیەک یان بە پارەیەک ئزنی دەدەن بڕواتن ئەم کابرایە دەچیت کارەساتی زۆر گەورە ڕوو دەدات پاشان چەندین ئافرەتی تر تیجارەتی پێوە دەکاتن و تووشی کوشتن و ئەم پۆلیسانە هەوڵ دەدەن کە چارەسەری ئەم گرفتە بکەن بەڵام کە سیر دەکەن چەندین تاوانی تر ڕوویدایە کە دەگەڕێنەوە ئەبینن وڵاتەکەشیان تووشی انتفاضەیەک و تووشی عاسیفەیەکی تووڕەی خەڵک بوونە یعنی چاوپۆشی لە تەنها ئەوەی کە تاوانێک ڕێگیری بکاتن لە تاوانێک یانیش جێبەجێ نەکردنی یاسا لەسەر یەک کەس لەوانە پاشان لە دوا ڕۆژ ببیتە هۆی کە کارەساتی گەورەتر ڕوو بداتن بۆیە ئێستا ئێمە ئەگەر ڕێگیری بکەین لەوەی کە هەوڵ بدەین ئەو یاسا و پرۆسانەی کە ڕێگیری دەکات لە تاوان زۆر گرنگترە چونکە بەڕێزان ئێمە تا قەزیەک لە پۆلیسەوە تا دەگاتە محکەمەی تەمیز کە لە چەندین پرۆسە تێدەپەڕێت لە محکمەی تحقیق جنحە جینایاتە محکمەی تەمیزە چەندین مەراکزی شۆرتە پێوە خەریکن تا دەگاتەوەی حکم دەدرێت لەوانە 2-3 ساڵی پێ بچیت لەوانە چەندین ساعات دادگا و پۆلیس و داواکاری گشتی و محامی ئەطراف بەو قەزیەوە خەریکن ئەدی ئەگەر ئەمە هەڕووی نەدابا بۆ نمونە چەند یعنی ئێمە ئیسیفادەمان دەکرد چەند تاقات بۆ ئێمە دەگەڕاوە پاشانیش کە سجنیش کرا لەوێش هەر ئەبیت بەخێوی بکەی بۆ 15 ساڵ 10 ساڵ ئەوەش هەر بارێکی گرانە بەڵام ئەگەر پێشتر ئێمە ڕێگیری بکەین کە ئەم کەسە تووشی ئەو تاوانە نەبیتن ئەو کاتی ئەم هەموو جهد و مەسروفە بۆمان دەگەڕێتەوە ئەمە خاڵی یەکەم بوو خاڵی دووە مەسەلەی حەدەس و نەوجەوان بەڕێزان لە قانونی ڕعای ئەحداس کە باس دەکاتن احتیاطات و یعنی ڕێکارێکی زۆر دانراوە بۆی ئەم کەسە کەشف نەبیتن کەس نەزانیتن کە تاوانی کردووە لە بیدایەت کە لە تحقیق لەگە دەکرێت دەبیتن حاکمێکی مختصی ئەحداس بیتن نابیت حاکمێکی تر بیتن دەبیتن پاشان کە ئیحالە دەکرێت بۆ محکەمەی ئەحداس خاصەیە بۆ ئەوە کە محکەمەیەکی مختصە بە مەسەلەی نەوجەوانان نابیت نە ئیعلام نە کەسێک نە ناوەکەی حتى نابیتن سوابق و یعنی طبعی ئەسابعی ئەم کەسە لە ناو مەلەفە بیت نابیت ڕسمی تێدا بیتن بە شێوازێک کە خەڵکێکی تر هەمووی ببین احتیاطێکی زۆر کرایە کە ئەم کەسە کەشف نەکرێت حتى نابیت کەشفی دەلالەی بۆ بکرێتن یان ئەمانەی کە لە بۆ گەورە دەکرێت لە بۆ ئەوە ناکرێتن لەگەڵ ئەمانەش ئەم کەسە ئەگەر سیر بکەین تاوان بەرەبەرە زیاد دەبیتن لە ناو ئەمانەی نەوجەوان و ئەحداسن چونکە لە بیئەیەکی خراپ پەروەردە بووە ئەو ژینگەی کە تێدایە ئەم پرۆسەیەکی ئەوهای بۆ نییە یعنی ئەم پرۆسانە ئایا بەس لە بۆ هەولێر ئایا سلێمانی دهۆک هەڵەبجە گەرمیان یعنی دەیەها منداڵمان هەیە کە تووشی ئەو جەرائیم و تاوانانە دەبیت کە ئەبیتن محاولە بکەین زوو فریایان بکەوێنن ئەمە خاڵی سێم کە ئەم بەڕێزە باسی بۆردی کرد ئێمە چۆن ئەتوانین کەسێک کە یعنی جهتێک ئەمانە کۆ بکاتەوە بەڕاستی وەکو ئەرکی داواکاری گشتیە بە پێی قانون چونکە مادەیەکی ڕئیسی داواکاری گشتی هەیە کە پاراستنی خێزان و منداڵ لەسەر ئەو ئەساسە ئەرکی ئەوە کە ئەبید هەوڵ بداتن چ بۆر دروست بکاتن چ هاوپەیمانی و یانیش هاو کاریەک لە نێوان ئەم ڕێکخراو و مؤسساتی حکومی بکاتن بۆی بتوانیتن هەم
خێزان بپارێزیتن هەم منداڵ بپارێزیتن لە تەشەڕود و لە تاوان کە دەکرێتن دووبارە دەستخۆشی لە ڕوانگە دەکەم کە کارێکی زۆر پیرۆز و سەرکەوتوو بن ئینشاءالله. دەستەکان خۆش بکات دکتۆر. بەڕاستی ئێمەش لەگەڵ بۆچوونەکانی بەڕێزتان داین کە تاو کاتێ ڕێگری لە تاوان بکرێتن ئێمە ناگەین بۆ حاڵەتێک کە منداڵ بچێتە خانە بێ سەرپەرشتان. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە کۆمەڵێک منداڵ هەیە ڕاستە ئێمە دەکرێت پێشتر ئەو شتە بکرابە و ڕێگری بکرابە بەڵام ئێستا حاڵەتەکە ڕوویداوە کە ڕوویداوە ئێستا کۆمەڵێک منداڵ هەیە ئێستا چی بکەین تاوەکو بتوانین زیاتر هاوکاری ئەو منداڵانە بکەین دوا ڕۆژێکی باشترین بۆ دابین بکەین. زۆر سپاس. This is Adil from Triangle Iraq. I believe it's a very great initiative from Rawanga and thanks for doing so. I have two questions. First question is related to if you are planning to expand this project to other governorates. And the second question is that if there is any plan to link other services like health, education to this database. Thank you. Regarding expanding the application or the project, we have plans actually to expand the project in other cities. And regarding the second question, let's say, as I mentioned before, we love other service providers, those who wants to provide any kind of support or support us in any types of scholarship. Sorry, because I have real scholarship, that's why. In any types of partnership, we will welcome them in warm welcoming actually. So we would like other partners to support us, to be initiative in supporting the project to make it even greater and better for the children. بەڕێزان بەدەستخۆشیەوە بۆ هەموو ئامادەبووان و بەڕاستی یعنی تایبەت بەو گرنگی بەو مۆزوعە و بەو کێشەیە ئەکید بۆ دوا ڕۆژ ئەوەی کە باسی لێ ئەکرێ و پێویستە بکرێت وەکو جەنابتان و وەکو هەموو ئەو بەرپرسانەی کە لێرە لە خەمخۆریەوە باسییان کرد تەبعاً منداڵنەوەی دوا ڕۆژە ئەوەی کە لە یاسا ئیشارەتی پێدراوە کە باس تەمەنی 18 ساڵەکە طبعاً جەنابتان دەزانن 18 ساڵ یعنی اكتمال الأهلية القانونية همو مروفيك برامبر بياسا تا 18 سال منداڵە لە 18 ساڵ و ڕۆژێک ئەوە كامل الأهلية القانونية ئەمێنێتەوە ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ بدەین ئەوەی کە باسمان کرد ئەوەی کە دەزانین کێشەیە بوونی مؤسساتێکی نوێی کاری کۆمەڵایەتی بۆ ئەوەی بتوانین ئەو کێشە و ئەو مەشاکلانەی کە پەرەی سندووە چونکە بەڕاستی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە لەگەڵ ئەو مەشاکلانە لەگەڵ ئەو هەموو گرفتانەی کە ئیستە لەناو کۆمەڵگادا هەیە پێویستە بە چەندین مؤسساتی تایبەت مختص فەرموویستەوە ئێمە لەناو خانە باسی دەکەین خانە ماحتراماتی جەنابتان شارەزان خانە ئەسڵەن لە قانونی ڕعایە ئیجتیماعی ساڵی 1980 هەموار کرا و باس دارت دەولەکە دار هیچ تەشیرەکی پێ نەکردووە دوورت دەولەکە بەس ئیستا ئێمە خانەی سپێ سەرپەرشتان خانەی نەکامان خانەی منداڵی بێ داکوباب خانەی تەسنیفی مؤسسەکە ئەساسەن بزر بووە دوو تۆ پێویستیت بە خانەی منداڵی بێ سەرپەرشت یعنی خانەی مشەڕەدین ئیواء المشەڕەدین تۆ پێویستیت بە خانەی دار تەئهیل ئەحداثە بۆ ئەوەی کە بتوانی ئەو منداڵەی کە تووشی توندوتیژی خێزانی بووە ئەوەی تووشی جونحێک بووە ئەوەی تووشی مخالەفەیەک بووە تێکەڵاوی منداڵی ناوخانە نەبێ ئەوەی کە خێزانی لە دەستداوە ئەوەی کە عائیلەی لە دەستداوە ئەوەی کە کێشەی کۆمەڵایەتی هەیە بەڕێزان دووش من بە خۆشحاڵیەوە کە هەمووتان لێران خەمخۆری ئەوەی نەکە سبەینێ کە ئێمە باسەکەین لەگەڵ گۆڕانکاریەکان و باس یاساکەین و باس تەشریعەکەین ئێمە حالیان پێویستمان بە محکەمەیەکی تایبەت بە خێزان وەکو لە وڵاتانی پێشکەوتوو محکەمەی فاملی هەیە محکەمەی خێزان ئەو وەختە مختصە بێ ئێستا ئێمە کێشەی منداڵ بەڕاستی تێکەڵاوە لە نێوان محکەمەی توندوتیژی خێزانی محکەمەی
أحداث، محكمة أحوال شخصي، محكمة تحقيق، يعني مجموعة محاكم لبواري منداڵە بەپێی اختصاسەکەی هەوڵی بۆ ئەدا. بەس ئەگەر بێت و تۆ محکمەیەکی تایبەتت هەبێ، محکمەکە بە ناوی محکمەی خێزانە، تەنها کێشەی منداڵ و خێزان، نەک تونند و تیژی خێزان. ئێمە بەداخەوە هەستان ڕاستە بە دەستخۆشیە وەکو دەستکەوتێکە لە هەرێمی کوردستان کە تۆ دادگای تونند و توژی خێزانیت هەبوو، بەس جیاوازە وەکەوەی کە باسمان کرد محکمەی خێزانی سەرەتا فکر لە بەرژەوەندی بەرزڕاگرتنی منداڵەکەیە، ئەوەیە گرنگیەکەیە. ئیزەن هەوڵەکە ئەوەیە مؤسساتی مختص بۆ ناوجەوانان و لە مەسئولیەی جینایی بەڕێستان دەزانن ئێمە پێویستیمان بە چونکە لە مەسئولیەی جینایی منداڵ لە تەمەنی 12 لە بۆ 15 ساڵ پێی دەگوترێت سەبی لە 15 لە بۆ 18 پێی دەگورە فەتە. إذن تو مؤسسي رعاية الصبيان، مؤسسة رعاية الفتيان، تندين مؤسساتي كومالاياتي بيويستا بسباس ودسخوشي وبوئيوا زور سباس. Well, first of all, I would say thank you very much. I'll extend my thanks to Rawanga for their support and the close partnership with the government to ensure quality service delivery. I have a question about prevention of sexual exploitation and abuse. Is there any kind of capacity building or program for the children who are there to know how to deal with such cases in case to protect the children? And this is the first question. The second is about we have mentioned that the orphanage would be able to receive children from day 1 till 18. What will be the next step for the people who will be an adult? Is there any kind of strategy for them to be like to have access to services and to have access to employability and other skill acquisition to ensure durable solutions and sustainable solutions? Thank you. Regarding the first question, we have psychotherapists and we have social workers, which they closely work with the children to aware them about these kind of, we can say, GBVs. And they closely work with them to give them special sessions to aware them regarding this. You know, like they are like working with them to see if there's any sort of GBV or any sort of abuse, to inform the social workers or social psychotherapists regarding these matters. And regarding the durable solution, actually we can say this is more related to the government, because durable solution is something that is not in our hand as an organization, because it's more related to the government. If we talk about shelter for these children who like aged like 19, 20, or anything like above 80. So it's the government's responsibility to provide them shelter and some sort of income in order to live. But as organization, I believe this is out of our hand because, because providing such shelters, it might be like hard for as an organization, as non-profit organization, to provide them with such support. إشارات مان پیدا تا است بەشێک لە مەوزوعەکە ئەوەیە ئەم گاپە هەیە ویستمان گفتوگۆیەک لە دەوروبەری ئەم بابەتە بکرێتن. فهەندێک لەو چارەسەرانە هەن بەشێک تێدا وەکو جەنابیان فەرموو کاک یوسف کاک وەلید نزیک هیچ حرفی مشتەرەکیان نەبوو یا ئەکە وەڵا مشتەرەک وەکو جەنابی کاک وەلید ئیشارەتی پێدا تا ئێستا پێناسەیەکی وازحمان نییە بۆ ئەو شوێنە. ڕاستی کاتێک یەکەم جار چووینە سەرخەت لەگەڵ جەنابی کاک یوسف و کاک زیتو من وام زانی ئۆرفنجە تا ئێستاش ئەڵێن ئۆرفنج حەقیقەتەن ئۆرفنج نییە. مەیتەم نییە خەڵکانێکی تریش لەوێ هەن فتا ئێستا یعنی وەزیفەکەش پێناسەکەش زۆر ینی دیار نییە ئێمە لە هەنگاوە سەرەکیەکان داینە وەکو کۆمەڵگا وەکو مؤسسات حکومی و غەیرە حکومی بەڵام احتیمال اختلافی من و کاک سیامەت بەس احتیمالە چووکە ئەو قۆستێلە لە من و عینەکی لە چاوە ئەو ئاڵێتن خەتای حکوومەتە من ئەڵێم ئێمە هەمومان شەریکی ڕاستی بەو نەفەسە تەعامل دەکەین ڕاستە تا ئێستا نییە بەس بەشێک تێدا
محتاجی ئەوەیە گفتوگۆیەک بکەین چۆن چارەسەرێکی سیستماتیک بدۆزینەوە درێژ خایان بیتن تا ئێستا بەو دەرەجە نەبووە کە یەکێک کەوتوبیتە سەر شەقامەکان حەلی بوو نەبوو بیتن لەسەر ئاستی موەسەسی ئەوە تا حکوومەت ئەڵێتن 18 ساڵ بی من تعینت دەکەم زۆر حاڵات نەبووینە بەڵام تاڕادێک کابراڵەتن کوڕە ئەترسی نەگەروا بیت کابرا بشیت مشکلەیەک دروست بکاتن تا هەلە کارەکە دەست بکەویتن which is also يعني something بس القصد ئەگەر حکومیان بۆی نەچوو بیتن خێرخاز هەبوویە لە حکومی و لە غەیرە حکومیەوە تا لێرە هەوڵیانداوە ئێمەش هەوڵمانداوە هەلی کار بۆی بدۆزینەوە فتاڕادەیەک چارەسەر کراوە بەڵام ناکرێت لەسەر مبادراتی فەردی ئێمە بمێنین دەبێت سیستماتیک بکەین وەڵامەکە بەو شێوازێ ئایا تا ئێستا سیستماتیک کراوە بەو دەرەجەیەنە چۆن بکەین ئەمانەیە ئەو نیقاشە بکرێتن هەوڵەکان بین فکرەکان بین والی بکەینە سیستماتیک لە طرف ئێمەوە ئەگەن ئەسنا سیستماتیک بەڵام بەشێک لە کارەکانی ئێمە بە تەماینە ئەو مەسئولیەتەوە کوڕوانگە هەڵبگرین هەر یەکێک لە پۆلی شەشەوە بچیتە جامیعە سکۆلەرشپ و خوێندنەکە لەسەر ڕوانگە دەبیتن واگەر تەخەڕوجیشی کرد تا ئەو کاتە ئێمە ڕابهێنین بۆ بازاری کار و احتیاجاتی بازاری کار و ئەوانە و ڤۆکەیشنەڵ ترینینگ و سکیل ترینینگ ئیلا ئاخری تا ئامادە بیتن هەلی کاریش بۆی بدۆزینەوە و بۆ مەوزوعی خانوش سەکەن و ئەوانە دیسان ئەوە یەکێکە لە ماندێتەکان وە گوتم تا ئێستاش دوو لەو حاڵەتە نەمان هەبووە و توانیمانە چارەسەر بکەین فەو تەعهودە لەسەر خۆمانمان داوە بەس دیسان گریمانەوە بۆ ساڵێکە بۆ 2 ساڵە کوڕە بۆ 5 ساڵیش کردمان ئەبێ ببیتە چارەسەرێکی ناو سیستەمی حکومڕانی ئێرەدا بەعام باسی کۆمەلگاکەم باسی یەک طرف ناکەم بەڵام بە هەمومان بێن چونکە ئەگەر یاساکە هەبیت ئەو کاتە سندوقێک دەبیت بۆ ئەوانە ڕوانگە دەستگای خێرخازی بارزانی سێڤ دە چیلدرن هەر یەکێک لەوانە ئەڵێتن ئەوە بەشی یارمەتی دەری منە بۆ ئێوە بە پێی معایرەکان یارمەتی ئەو خەڵکە بدەین ئەمانێ بگەینە ئەوە ئاستە ئەو کاتتان باش بەڕێزان من شێروان عەبدوڕەحمان حوسێن بەڕێوەبەری خانەی نەوجەوانانی کوڕانی هەولێر بە خۆشحاڵیەوە ئەوڕۆ بەشدارین لەو ئیڤێنتەی و دەستخۆشی لەو پرۆژە سەرکەوتووەی دەستگای ڕوانگە دەکەین کە لە ماوەی ڕابردوودا بە هاوبەشی لەگەڵ ئێمە لە خزمەت منداڵانی خانەدا بووینە خۆشەویستان وەک بەرچاو ڕوونی و بەڕێزیشان باسییان لەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا حکومەت بەو قەیرانەیە کە پێدا تێپەڕیە ینی لە هەموو وەزارەتەکان کێشەی میلاکاتە بۆ ئەمەش وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەکو خانەی بێسەرپەرشتان لێ بێ بەش نەبووینە بەڕاستی لە کەمی ستاف و دەستیان خۆشی بە دابینکردنی دامەزراندنی 15 ستاف لەلایەن بابڵێن دەستگاوە بە هاوکاری کارکردن لەگەر خانەکان شوێن پەنجەیان دیارە بەڕاستی دەستخۆشییان لێ دەکەین وە سەبارەت بەوەی کە لە بیدایەتەوە بەڕێزیان باسییان لە دروستکردنی تا کرد بەڕاستی ینی ئەو منداڵانەی کە دێنە خانەی ئەمەکو بە چ شێوازێک پەروەردەیان بکەین و دوای تاوابوونی تەمەنی یاسایی کە ینی بەداخەوە زۆر کە زوات تێگەیشتێ لە پاش 18 ساڵی ئەو منداڵەیەکە سەر بەڕێ دەکرێت بەخۆی بەپێی قانونی عراقی ژمارە 126 ساڵی 1970 بەڕاستی ئەو کاتی ئەو مفەکیرانی ئەو قانونیان دانایە کەسی عاقڵ بووینە زۆر ینی بیریان لە هەموو شتێکێتەوە هەرچەندە ئەوڕۆ کە کێشە و مەشاکیلەکان بە جۆرەی کە دەبینین بەڵام تقریبان دەتوانین گونجاندنی لێ بکەین لەگەڵ سەردەمی ئێستاداش لە هەندێک بەشی بۆ نمونە لە قانونەکەی باسدەوەی دەکە ئەگەر منداڵێک لە کۆتایی ساڵەکانی خوێندنی بوو ینی واتە پۆلی شەشی ئامادەیی دەتانی ئەگەر لە پۆلی شەشی ئامادەیی بە یەک ساڵی باڵێن دەرنەچوو ساڵەچکەی لە بۆ درێژکەوێ لە خانە بیهێلیەوە و حساباتی وەی کردی ئەگەر ئەو منداڵە دەرچوو لە بۆ بابرێن کۆلێژەکان لە قسم داخلی لە کاتی مەکتەبی لە قسم داخلی شوێنی حەوانەوەی هەبی لە پشووی هاوین بگەڕێتەوە لە بۆ خانەی واتەوە شوێنی لە بۆ کردەوە ئەو منداڵە هەتاک و کۆلیژیان پەیمانگە تەواو دەکات و بەڕای من یعنی ئەگەر تەمەشاکەین لەسەر مستەوای خێزانیش منداڵی خۆمان کە پەروەردەیان دەکەین داک و بابی ئێمە و ئێمەش ناتوانین هەتا دەستی منداڵەکانمان بگرین و وەکو چەترێک بین لە بۆیان دەبی فێری ژیانیان کەین کو هەوڵ بدا کو ژیانی خۆی بکە ینی هەتا ئەگە لە غیابی ئێمەش بی و ئەوەی لە پاش لە زۆرۆفی ئێستادا بەڕاستی کە دەستکەوتنی کار لەوانەیە هەندێک زەحمەت بی لە بۆ منداڵەکی کە داک و بابی لە ژیان بی لە بۆ ئەو منداڵانە لەوانەیە 2-3 جار زەحمەتتر بی بەڕاستی
بەڕێی من ئەمە وەکو وەزارەت کاروباری کۆمەڵایەتی یان وەکو هەلایەنە چکە لە پاش تەواوکردنی مەرحەلەکانی خوێندن مەسەلەن کۆلیژ بە یان پەیمانگە بەڕێوەبەرایەتێکمان هەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی کار لە زمانی وەزارەت کاروباری کۆمەڵایەتی کە هەموو بابرێن ئەو عەمەلە و ئەو کەسانێک کە لە فندقەکان لە کۆمپانیاکان لەو شوێنانە ئیش دەکەن یعنی ببێتە یاسا شەرت نییە ئیلا لە کەرتی گشتی یان ئەگە حکوومەتیش نەیتانی ئەو منداڵی دابمەزرێنی با لە کەرتی تایبەت لەو کۆمپانیانە شوێنیان لە بۆ بکەینەوە ساڵانە ملزەمیان بکەین چەند منداڵ لە خانەی کوڕانیان لە خانەی کچان دەردەچی لەو شوێنەی بیخاتە سەرکار و ئەمەگەتانی ما منداڵێک لە بیدایەتی تەمەنیەوە پەروەردەی بکەین خوێندن و شوێنی حەوانەوە و خواردن و هەموو شتێکی لە بۆ دابین بکەین و هەتا خوێندنی تەواو کرد و پاشان ئیشمان لە بۆ دیتەوە وە بزانم هەنجین دەتانی وەکو هەر گەنجەچکە هەر کەسەچکە ژیانی خۆی دابین بکەوە لەسەر مستەوای فەردیش ئەو شتانە وەکو پەڕێستان ئاماژەتان پێدا ئەوانە کرایە چەند نمونەکمان هەیە دەمەوێت باسی دوو منداڵی بکەم بەڕاستی خوشک و برایە کە بوون سیداد و بێگەرد نەبیتە مجامە لە کاکزێت و لێرە دانیشتێ دەستەکانی خۆشبی ئەمن ماوەی لەوانەیە 6 مانگوی وەکو بەڕێوەبەر لە شوێنە ئیش بکەم بەڵام 22 ساڵ دەبی ینی معلوماتم لەسەر ئیشەکانی بەڕێزی هەیە بە حکمیەوەی کە بابیشم بەڕەحمەت بی هەلە وەزارەتەی بوو و ئەو منداڵانە کە لە بیدایەتی ژیانن و لە خانەی کچەکە لە خانەی کچان ژیانی کرد و کوڕەکەش لە خانەی کوڕان خۆشبەختانە کوڕەکە وەبزانام قسمی هەندەسەی تەواو کرد توبی تەواو کرد عەفوەن سیداد خوشکەکەی هەندەسەی تەواو کرد یعنی ئەو ماوەی لەو مەسرەف جێبەی توانیان پارەی باشی لە بۆ کۆ بکەنەوە و بەڕێز کاکشێخ زەیتۆ لە ڕێگەی چەند خێرخوازەک وابزانام کۆمپانیای کار کە بەردەوام هاوکاری خانەکانن شوقەچیان لە بۆ کڕین یعنی ئێستا لەو شقی ژیان دەکەن و هەر کەسە و ئیشی خۆی هەیە و پێویستیشیان بە کەس نییە زۆر سپاس دەبە بەڕێستان سپاس دەبە ئامادەبوونتان هەندوو نەبن دەستان خۆش بێ دەست پێشخەرەیەکی زۆر باشە من مەریوانم لە ڕێکخراوی پاو پرسیارێکم هەیە دەمێ بزانم لەو ئەپلیکیشنە گەرەکمە بزانم چۆن ینی جێگەی منداڵی خاوەن پێداویستی تایبەت کراوەتەوە لە ئەپلیکیشنەکە ئیحتیمامی ئێوە بەو منداڵانە چۆنە ئایا هەمان ئیحتیمامی وەکو ئەوان ترە یاخود شێوازێکی تایبەت هەیە پێدا و خاڵێکی تریشم هەیە ئێمە وەکو ڕێکخراوی پاو دەکرێت پاڵپشتی ئێوە بین لەسەر دوو ئاز ئەوش ئەوەیە ئێمە پرۆژەیەکمان هەیە لەگەڵ ڕێکخراوی لیۆلاگرانجی فەڕەنسی کە بریتە لە کۆمەڵێک میتۆد کۆمەڵێک بەها کۆمەڵێک قیم دەدرێ بدرێ بەو کەسانێکە مامەڵا لەگەڵ ئەو منداڵان دەکەن و بە خودی منداڵەکانیش دەکرێت ئێمە ئەو جۆرە ڕێنەنگانە بە هاوکاری ئێوە بۆ ئاساس بکەین خاڵی دومیش ئەوەیە بۆ نەوجەوانان بە هەمان شێوە بە پرۆژەیەکی ترمان هەیە لەگەڵ بزنس ئینۆڤیشن پرۆگرام کە دەکرێت بەو گەنجانێک کە ینی لە مستەقبلدا ئەو شوێنە بەجێ دێڵن بۆ ئەوی بتوانن چۆن ئیعتیماد بکەنە سەر خودی خۆیان ینی زیاتر پشت بە خۆیان ببەستن بۆ ئەوی ببنە خاوان پرۆژەیان بیرۆکەیان مەشروعی خۆیان نەک ڕاستەوخۆ حکومەتدایان بەزرێنداگە پێتان باش بێمە دەتوانین لەو دوڕەوە هاوکارتان بین زۆر سپاس بۆ هەمولایەک دەستەکان خۆش بێ زۆر سپاس کاک مەریوان بەڕاستی بەنسبەت پرسیاری یەکەم کە بڵێن خاوەن پێداویست تایبەتە ئێمە لە خانەی بێسەرپەرشتان خاوەن پێداویست تایبەتمان نییە ئەوانەیە کە منداڵانە هێن بڵێن هەمیان خاوەن پێداویست تایبەت نین کەسیان خۆی خاوەن پێداویست تایبەت نین و بەنسبەت ئەوەی کە ترینینگ دابین بکەن بەڕاستی ئەوە جێگای خۆشحاڵەیە ئێمە بەڕاستی بە دڵێکی گەرمەوە پێشوازی لەو ئەو داواکاری بەڕێستان دەکەن کە هاوکاری یەکتر بین پێمان خۆش ئێمە زیاتر لەگەڵێک کار بکەین تاوەکو ئەو منداڵانەی کە لە خانە دەردەچن یاخود تەمەێن دەگاتەوەی کە تەمەنی کارکردن پێوە هاوکاری یەکتر بین تاوەکو کارێکی گونجایان لەوە دۆزینەوە فدەگا دەستخۆشی انشاءالله دواتریش زیاتر قسە لەسەر دەکەین سپاسەوە بەس من تەنها حەزم کرد یعنی لە ختامی انشاءالله ئەم دانیشتنەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی پرۆژەیەکی تازە هەیە پرۆژەی خێزانی جێگرەوەیە تەبعاً لەسەر ئاستی وڵاتانی دنیا کە ئومێدەوارم لە ماوەیەکی نزیکدا لە حالیان مەرحەلەیەکی پایلەت یعنی تەجریبی لە شاری سلێمانی ئیشکرا لەسەر ئەو منداڵانەی کە لە ناو خانەکان بوون بە تایبەت منداڵەکانی تەمەن ساڵێک بۆ 5 ساڵ ئومێدەوارم ئەو پرۆژەیە لە ماوەیەکی ئینشاڵڵا لەم ساڵی داهاتووە لە شاری هەولێر و لە شاری دۆکش بکەوێتە سەرکار ئەکیدش ئەو پرۆژەیە وەکو جەنابتان ئەزانن یعنی ئەبێتە ناڵێم بەس تقریبا ئەرکێکی زۆری ناو خانەکان کەم دەکاتەوە و ئەکیدش پەروەردە
مناڵ ژێر چەتری خێزان بێت متأکیدم ئەوەش ئەکید دوا ڕۆژ تەسیرێکی زۆری ئەبێت بە سوپاس و دەستخۆشیەوە حەزم کردەوە تا پێ بڵێم. زۆر سپاس بەڕاستی پرۆژەی خێزانی جێگرەوەیەکە کە لەو بڵێن بابەتە گرنگانەی کە لای ڕوانگەش بەڕاستی زۆر گرنگە کە تاوەکو منداڵێک کە دایک و باوکەی نیە بتوانێت خێزانێکی بۆ پەیدا بکەین تاوەکو لە سۆز و خۆشەویستی دایک و باوکی بێبەش نەبێ فەئینشاڵڵا و داواکاریشین کە ئەم پرۆژەیە لە هەولێرش بکەوتە جێبەجێکردن و چاوەڕێن ئینشاءڵڵا. زۆر سپاس هەموو لایەک بۆ پێشکەشکردنی ئەو وتە جوانانە ئەو تێبینیە جوانانە ئەو پرسیارە جوانانە لێرەوە دەمەوێت سوپاسی لایانی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بۆ هاوکاریکردنی دەستگای ڕوانگە بۆ پێدانی ئەو هەلە بە ئێمە کە بتوانین ئەو خزمەتە بە منداڵەکان بگەێنین بەڵام دەمەوێت سوپاسێکی زۆر تایبەتی هەنگاو بە هەنگاوی ئەو بەڕێزانە بکەم کە ئەمڕۆ هاتن لێرە ئێمەیان گەورە کرد هاتن بۆ ئەوەی بەرەوڕووی ئەو منداڵانە بێن هاوکاری ئەم بکەن لێرەوە دەمەوێت دووبارە و سێبارە سوپاسی هەنگاو بە هەنگاوتان بکەم کە تا هاتوونەتە ناو ئەم هۆڵە و ئامادە بوون جۆ لە ئێمە بگرن جۆ لەو منداڵانە بگرن کە بەڕاستی پێویستیان بە ئێوەیە دووبارە بەخێر بن سەر چاوان لێرە لە لای دەرگاکە کۆمەڵێک کاری دەستی ئەو پەپولانە دانراوە دەتوانن تەماشایان بکەن نامەی زۆر تایبەتیان تێدایە ئەوانە لە هەڵقوڵاوی دڵی ئەو پەپولانەوە دەرچوون ئەو نامانیان پێشکەش کردووە لە پاژەوەش پێکەوە دەتوانین نانی نێوەڕۆ بخۆین لەسەر مێزەکان گفتوگۆی زیاتر بکەین بۆ ئەوەی لە کاتی ناخواردنیش ئێمە هەر بتوانین هاوکاری ئەو چاوگەشانە بکەین بەوەی کە ئێمە چۆن دەستیان بگرین داهاتوویکی ڕۆشنیان هەبێ دووبارە و سێبارە بەخێر بێن گەورەتان کردین کاتێکی خۆش ناخواردنێکی خۆش.